وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. مقدارێک استراحەتەکە ئێمەوە پشووەکە ئێمە توولی کێشا بۆ خاتری ئەوەی کە مۆبایلەکەی تریشم ئامادە نەبوو و خەتدەهی باش نەبوو. میدوارم کە دەنگ و ڕەنگە ئیرادێکی نەبێت و ئێمە بتوانین بەردەوام بین لەوەی کە ئەرکە خۆمان جێبەجێ بکەین و ئەمشەو هەروەکو وعدماندا بوو چەند ساعتی زیاتر مەسئلەکان تاوتوێ بکەین تا یەواش یەواش ئەکەوێتە ناوە مەسیرە خۆی. ئەمڕۆ ئێمە لە بەشێکی تر لە جینۆساید دواین، لەو بەشەی کە تەوانە و هێزە تەشخیصدان و تەمیزدانە فیمابینە دۆست و دوژمن لە مەردمە ئێمە ئەسێنێت و سەمەرەکەی بە ئاشکرا لە بەرچاوە ئێوە فقط لە فەقەرەی هەڵەبجا چەند هەزار کوژیاگ و هەزاران هەزار ئینسانە خوگۆڕیاگە تەبع گۆڕیاگە ناڕەحاتە ئازار دیگە تەبعیز دیگە لە ڕووی ڕۆحی و ڕەوانی و جسمیوە. پس ئێمە لە هەڵدانی لاپەڕە جۆرا و جۆرەکانی جنایەت و جینۆسایدا خەریکین فێرە بین کە ئەبعادی جۆرا و جۆری ئەم مەسئلە بوێنین. بە تەنهایی فڕەدانی بۆمبێک و بە تەنهایی مردنە شارێک و تەبدیلبوونی بە وێنە و بەعەکس کافی نییە وە گزارشێکی تەواو دروست و قەتعی نادات لەو بوعدە گەورە لەو مەسائلانەی کە ئەتوانێت جنایەتێکی ئاوا لە چوارچێوەیەکی ئاوا بخڵقێنێ. ئێمە ئێشێ بزانین کامە پۆتەنسیەڵ، کامە هێز بە کامە ئیلتیجا ڕۆیشت بوو کە تەوانی خوڵقاندنی ئەم چەشنە جینۆسایدەی بوو بەردەوامی کرد تا بە ئێمڕۆ. اتفاقێک کە لە سەد ساڵی ڕابردووە بە شێوەیەکی سیستەماتیک لە ئەبعادی مختلف و لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە تەعقیب کریاکە. ئێمە بەردەوام ئەبین بە بەشداریکردنە دەموچاوهایەکی تر لە خەڵکانە شارە هەڵەبجا. پێویست نییە کە تۆ بە تەنها خۆت شاهد بووی، تۆ ئەتوانیت بیست بێتت لە زارە باوکت، دایکت، کەس و کارت و بۆ خاتری ئەوەی ئەو چیرۆکانە و ئەو مەسائلانە دەفن نەوێ لە بین نەچێت، ئێشێ تۆمار بکرێت، ببیسترێت، نەقڵ بکرێت و هەڵوێست هەڵبگیرێ بەرامبەریان. ئینسانێک کە هەڵوێستی نییە ناچێتە قاڵبی ئینسانیەوە. هەڵوێست وەرگرتن یەکەم هەنگاوی ئەمەلکردنە. تا هەڵوێستێک هەڵنەگری ئەمەلێک ناتوانێ بکەی. بۆیە مهمە کە ئینسان بگات بەو قۆناغەی کە هەڵوێست بگرێت. ئێمە دەمێکە کە بێ سەنگ و من کریاگین و ئومیدوارم کە ئێمە سەنگ و منمان دەستکەوێت، ئێمە میزانمان دەستکەوێت، ئێمە پارامێترمان دەستکەوێت تا هەر کەسێک لە پشتە دێ و جامعی ڕنگاڵەی خۆی نەشارێتەوە و لە پڕێکا لێمان بە. چون ئێمە تەوانە تەشخیسمان نەماگە، چون ئێمە نازانین کێ خاسە، نازانین کێ خراوە، نازانین کێ باشە، نازانین کێ قێزەونە، نازانین کێ حەقە، نازانین کێ باتڵە. ئەمە خۆی جینۆسایدە کە تۆ لە ڕووی فەرهەنگی و ئەخلاقی و لە مردمێکی یەکەی تا بەڕاحەتی بیهەنێریتە دامگا و قەتڵگا، تا بیهەنێریتە سەلاخی. ئەوە مەسئلەیەکە کە ئێوە ئەمشەو لەم بەشی دادگای هەفتە دیتان و ئێمە سعیمان کرد تیشکێک بخەینە سەری. کاک مەروان سۆفی ئەگەر اشتباه نەکەم قرار بوو بەشداری بکات، کاکدانا هەڵەبجەیی معرەفی کرد. ئەگەر کاک مەروان سۆفی هەس و مەوجودە و دەنگە ئێمە ئەویسێت، داوای دووربین بکات تا بتوانێت بەشدار بێت، کامێرا بکات تا بتوانێت بەشدار بێت لەم دیبێتی ئێمە. کاک سۆفی مەروان نەورۆڵی دیسانەوە بێ زەحمەت دیکلاین کریا لەلایەن ئێوەوە. ئەگەر مۆبایلەکەت ئۆفۆقیە عەمودی داینێ، ئاوا داینێ ئاغاگیان،
کاکەجان ئێوە داواتان کرد من ڕیکۆستەکەی ئێوەم قبول کرد نووسای دیکلایند ئێوە ڕەتتان کردەوە ڕەفستان کردەوە وەرتان نەگرت ئێستەیش ئاپشنە کامێراتان نییە من بۆتان بەهەنێرم لە دیبەیتەکە بڕۆن دەرەوە دیسان بێنە ژوورەوە تا ئاپشنە کامێراتان بوێت کاک سۆفی مەروان نەوڕۆڵی تەشریف بوونە دەر و دیسانەوە بێنە ناو دیبەیتەکە لەبەرەوەی ئاپشنی کامێراتان نەماگە خەسار بوو ئەوەی پێشووتان دیکلاینتان کرد کاک سۆفی وای نووساگە بۆ من کە ئێوە دیکلاینتان کردگە تەشریف بوونە دەرەوە سەر لە نوێ بێنەوە ئەوە من بۆتانم هەنارد قبوڵیکەن کاکە قبوڵیکەن وەریگرن سلام علیکم. سلام کاک سۆفی برای بەڕێزم کاک پەیمان چاوەکەم داوای لێبوردنەکەم تۆزێ بڵێم نازام ناتێگەشت نەبوو لە وەرگرتن و ئەوانە بەڵام یەک کارکە بێ زەحمەت کاکە بەڵێ ئەو کامێرات ئەگەر ئەتوانی سابتی بکە ئەگەر نازانم بەدەستەوە زەحمەت ئەبێ وڵای بەدەستمۆیە خەی ئەگەر کێسەیەک ناوێ بۆ ئێوە بکەم دەیتەکانی مەدا زانی بۆ خەڵک تێکەچێ باشە کاکە با کوردەواری ئاسایی لە شوێنێکە ئۆقەرە بگرین ئۆقرەیەگرە چوون خەڵک وەکو ئەوانەی ناو پاسی لێ تێت دڵخی ڕەشانەوەی گەرەکە تەسویرەکەم لاولاکە سەری تێدێش نە ئیشەڵای کێشە نابێ بۆ خەڵکیش ئەگە خەڵک تامەزرۆی بیستنی هەنیا ڕاستی بێ لە سوچێکی ئەو نشۆ بێ بڵین لە جاری وهەیە ئینسان لە زیندانایە سوکنایی بە گۆشەیەکی بچکۆلەیە کە بۆ هەوا هەڵمژین دروستیانکە لێەوە سەیری ئازادی بکە ئێستا ژەگەرە کەسێ حەز لە واقع و ڕاستی بکە بە جوڵانی کامێرەیەک بێزار نابێ ئیشەڵڵا دەی ئومیدوارم ماوێتە کە جەنابە دەفەرمی قسەکانت بکە من گوێبیست بوو ماڵیان کرد وڵی دوو پێشنیارم بۆ بەڕێستانەیە یەکەمینی ئەوەی کە من تێ نەگەشتم ئەم بەرنامەی بەڕێز لەسەرەوەیە کە هۆکاری تاوانەکانی هەڵەبجە و ئەو کەسانە بوونەتە هۆکار و چۆنێتی ڕووداوەکە ئاشکرا بێ یا چیرۆگێڕانویە من ئەو مامەسا بەڕێزە نایناسم لەوانەیە ئەویش من نەناسێ بەڵام ئەو زۆر چیرۆکی گێڕایەوە کە لە دەمی هەر ئافرەتێ هەر پیاوێ هەر هەڵەبجەی گوێ لەم قسانە ئەبێت لە ئۆرگاسی بووە چی نەبووە منیش لەبەرم کردووە کە من ڕۆڵەی ئەو سەردەمە نیم دوو خەتا من جواب ببەمەوە یەواش یەواش بڕۆینە بەرەوە بەڵێ ماکە ئێمە دادگایەکمان دانیاگە دادگای وجدانی مردمیە کە لە جۆرا و جۆرەکانی ئەم داستانە بکۆڕینەوە ئەمە لە چیۆ چێتە دەرەوە لە مشاهدات مردم ئەوەی کە خەڵک دیگیسی و خەڵک نەقلیەکە کە خەڵک نەقلیەکە ئەو کەسەی کە ڕەوایەتەکەی واپێ ئەزانێت باسی چی ئەکا تماشا ئەکسەریەتە ئێمە لە بوارێکا متەخەسس نییە لە بوارێکە تەخەسوسمان نییە ئێمە شتێک کە بینیگمانە گزارش یەدەین چرا ئەو چیرۆکانە مهم بوون تەمامە زندگی بەشەر چیرۆکە تۆ من بیستنی کە شاعری ئیجازە فەرموو تۆ ئەگەر چیرۆکێ لە زەهنتا دروست نەوێت ناتوانانی هیچ کەلەماتێک بە عنوانە شعر بنکێن تەقەیەکتری بزانە کاک پەیمان شعر لە زۆربەی کاتە لەسەر ئەساسی خەیاڵێکی درێژ دروستە بێ بەڵام من مەبەستی من لەوا بوو کە هەنێ کات دووبارە بوونەوەی چیرۆکەکان بۆ من ئێستا وەرم باسی شتێ بکەم بۆ تۆ کە تۆ 100 جار بیستوتە تۆ خۆ من مطمئنم ئەو مردمە
ئەو مەردەمە 1 ملیۆن جاریش BBC بێ تااقەت ناوێت چوون ئەم دەفعە داستان ئەفو کاکە ئەم داستانە ئیستا تۆ چمکایەکی تریەکەیتەوە مەسەڵەن شەو مامۆستا لوقمان باسی کرد کە بەدەست دایکێکی هەڵەبجەیی و مناڵەکەیان ڕفاند و بردیان و ئەو شاهدی ئەوەیدا ئەو باسی ئەو دایکە بکاکا پێیان بەڵام من ئەو دایکە بناسم مەبەستم چییە لە دەمی دایکەکە خۆی گوێم لێ بۆ چۆن فراندویانە بەڵام من مەبەست لەوایە کە ئەوەی کات بۆ چیرۆکدانین کات بۆ ڕاستیەکان دەرخستنی ئەو ڕاستیانە بخەینە ڕوو کاک مەروان تکالێکم ئەگەر بەحسێکت هەز بەحسەکەت بکە ئەگەر نا ئێمە بەعدەن دەرئەکەوێت کە کارەکە سەرکەوتوو بوو یا ناسەرکەوتوو پێ بەحسی بکە برای بەڕێزی منۆکو پێشنیارێک گوتم دووەمینیشی با هەوڵ بدەین هەنێ باس هەیە لە مێشکی مناکە بۆ ئێوەی بخەمە ڕووکە لەوانەیە زەرور بێ لای ئەوە بەڵام من ئەو پێشنیارەمە بوو لەگەڵ ئەمەی کە ئەوەی هەوڵ بۆ ئەوەی تاوانەکانی ڕابردوو ئاشکرا بکەین هەوڵش بۆ ئەوە بین ڕێگری لە تاوان بکەین لە داهاتووە باشە ڕێگری لە تاوانکردن لە داهاتووە بە ناسینی چۆنیەتی تاوانکردن لە ڕابردووە ئەم کارەکەین مامۆسا باسی هەڵەبجەی کرد ئەو ڕۆژەی کە کیمیایی لێیاوە و هەنێک کەسیش من ئامۆزای کاکامیلم ئامۆزای کاکامیلم و لەسەری دایکم و ئامۆزاین و غەیری کاکامیلی چەند ئامۆزایەکی ترمان هەر لە کیمیایەکە تیا چووەوەمانە بەڵام من بۆ معلوماتی جەناب و 15 ڕۆژ پێش کیمیا باران هەواڵ هەبووە لە هەڵەبجا کیمیایی ئەوە شوێندێت باوکی من ماڵ و مناڵ و هەموو شتەکانی کۆ کردوێتەوە ڕۆشتە بۆ ئێران ئەم کەوچکەچاییە چەند بێنرخە ماڵی ئێمە نەفەوتاوە لە کیمیایەکە ئەو بۆ معلومات کێ بە باوکی جەنابتی وت هەموو هەڵەبجە ئەزانێت بڕۆ لە دەمی ڕیشسپێکی بێ موچەی بێ بەرژەوەندی و ئەم ڕاستیانە وەرگێ هەموو هەڵەبجە ئەزانێت کە 15 ڕۆژ 15 ڕۆژ پێش کیمیا بارانکردنی هەڵەبجە دەنگۆی کیمیایی هەبوو چونکە پاسدار لە پردی زەڵم سەیتەرەی هەبووە 15 ڕۆژ بەر لەوەی کە کیمیایی بیا لە هەڵەبجە دەنگۆی کیمیایی هەبووە چونکە پاسدار لەسەر پردی زەڵم سەیتەرەی هەبووە پردی زەڵم نزیکی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر زیاتر وڵی نازان بە کیلۆمەتر چەنەکە بەڵام مەسافەیەکی زۆر لە هەڵەبجەوە دوورە خەڵکی هەڵەبجە ئەگەر گویان لەم لایڤەی منێ سەلوانەیە یانی کتابی هەڵەبجەی بێ ئاگاداری و شوێنن جوگرافیای و شوێنن 15 ڕۆژ پێشەوە ئاگاداریانە بووە و با من بۆ پشتڕاستبوونەی خۆ مامۆسا لە قسەکانیان فەرمووی کە لەلایەن ئەفسەرێکی سوپاوە بان کراوە کە کێ بەحسیە کێ بەحسی نییە کێ دیموکرات و کۆمەڵەیە وابوو وتی سدە انقلاب نەیوت دیموکرات و کۆمەڵە ناناتی سدی انقلابەر دیموکرات و کۆمەڵە مجاهدینی خەڵق و زائیدەن ئەو کەسانەی کە فارس بوون و زدی ڕژێمی خومەینی بوون وایە بەڵێ من باوکم وتی کاتێکە ڕۆژ من ئێستش باوکم لە ژیانە ماوە خۆزگە کات درەنگ نەبووایە بە تەلەفۆنی گوێ خۆتان گوێ بیستمە وتی من چوومە ئێران ماڵم کامل دامەزراند هەموو شتێک هاتمۆ گەڕامەوە بۆ ماڵی باوای من یانی ماڵی باوکی دایکم کە شتەکانیان بۆ بەرم بۆ ئێران لە ڕێگەی مەرەخێڵ نازام شارەزابیان نا بینی مەرەخێڵ و سازان وتی لێ ئافرەتێکی دیموکراتم بینی مەفرەزیان لیا بوو لە ڕێی لێ هەڵە بوو زۆر تینووی بوو وتی منیش جوانەیە دینێ ئاوم پێ بوو دەبەیەکی نازام وەختە چی پێڵێن باوکم بە زمانێکی کوردەواریان ناویێنێ پێم وتی زۆر تینووی بوو توێتی بەس تینومە خەریکەخین کەم ئاوم یاوە پێی بۆ هینی ئەو مامۆسا یعنی هێشتا کیمیاییەوە شاو مەفرەزەکانی دیموکرات تشکیل بوون بە حدودی سازان و منتیقەی نەورۆڵی و هەتا بگاتەوە پشتی شنووریۆ و لەولاوە بۆ سووریان کاتێکە کیمیایی ژەشاوە ئەبێ ئەوە بزانین ئەوانە کێ بوون لە ملەی شنووری و سازان و نەورۆڵی و لەم لەولۆ ئەو مەفرەزە پێشمەرگانە کێ بوون ڕێگریان لە خەڵکە کرد من و تۆ دانیشتین مێژوو ئەنووسینەوە ڕۆژێکێت قسەی دەمی من و زاری من هی تۆ هەمووی ئەگەر ڕاست بێ دەستخۆشی و چاکە و پیاوەتیمان بۆ مێنێتەوە ڕەحمەتمان بۆ مێنێتەوە بەڵام با قەت هەوڵ نین بڕوا بکە کاکوێمان خەڵکی مەڵەبجەوە ترساوە ئێستا گەنجێ بچێت جواز دەربێنێت جواز باشە ئەوە وا ترساوە لە واقعەکە ئەڵێ بە کابرا بە کارمەندی جوازەکە لە تخوا بۆم تەواوەکەی یعنی وەکوی شتێکی زۆر مهمی بۆ بکات لە کاتێکا من حەقی خۆمە جوازێکمە بێت حەقی خۆمە پاسپۆرتێکمە بێ و گەشتی پێ بکەم ئەو کارمەندە لەسەر ئەوەی کە جواز بۆ من دەرێنێ موچە وەرەگرێت چی پێویستەکان پێی بڵم تخوا بۆم تەواوەکەی خەڵکەکەی ترساوە من نازام ئاگادار بیان نا
لە ماوەی ڕابردووە چەندجارێک دەرکەوتم لە تیڤەکانە خەڵکیش پێویستم ڕخنە زۆرە ڕخنەیەک لەم خەڵکی هەڵەبجە لەگەڵ ئەو هەموو ستەمەی لی کراوە لەگەڵ ئەو هەموو شەڕێک کە لە هەڵەبجە کۆتایی هاتووە هەتا شەڕی داعش بڕواکەم ووسڵ کەسییان نەما بوو شاخەکانی پشتی هەڵەبجە 4-5 داعشیان بڵێن سەری هەڵیا یعنی بۆ ئەبێ هەڵەبجەی ئێمە هەرچیەک بێ پشکی شێری بەرکەوێت لە ناخۆشیە بۆ ڕۆژە نهاتنە هەڵەبجە دەسێکی ئاوەدانی من وەکو گەنجێ حەقی خۆمە تۆ بەرنامەکەی تۆ لەسەر هەڵەبجەی و منش بە حەقی خۆم ێزانم وەرم وەکو گەنجێکی هەڵەبجەی قسەی تیا بکەم ڕخنە بگرم لەوەی کە من شارەکەم لە پاش ئەم هەموو شتش هیچ شتێکی بۆ نەکراوە لە پاش ئەمە مشتش ئێمە هێشتا ئەترسین لەوەی کە کۆپتەرێک 16 تیارە بڵین تیارەی کۆپتەر کە 16 بەسەر مەزارەکە و چواردەوری هەڵەبجە سوورەی تۆ بڕوا و قەناعەتەوە بێ هێشتا ئەترسن خەڵک لەوە ئەترسن هەمان سیناڕۆی هێشتاوەش دووبارە بێتەوە لە ڕۆژێکی 16 یعنی کارێکیان نەکردو خەڵک فڕۆکە و کۆپتەر ومانی لا ئاسایی بێتەوە گەر لە ئاسمانی هەڵەبجا بیبینن بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی هەڵەبجە ترسێنراون خەڵکی هەڵەبجە دابڕاون لە سروشت و لە دنیایە کە ئەوەی بیر لە جوانی بیری لێ ناکەن کێ ترسانوێتی منجورت حکوومەتی هەرێمە من بێسە کاکە یەک دقیقە بێسە باێواشەواش بڕۆینە بەرەوە جنابەت وەکو جوانێک کاتکی بەشداریت کردووە منیش پێشم پێ نەگرت ئەمە دادگایە و دادگای وجدانە مردمەوە ئێوە خەریکن بەرەو مەسیرێکی تر ئەڕۆن بەڵام چوون عمرتان لەو وەختە نەوگە بازم مهمە کە ئێوە قسە بکەن وەدەی تۆ لەگرا خۆت خەریکی ئشارە بەوە ئەەکەی کە بەریان بە مردم گر کە بڕۆنە دەرو بەڵێ بەرەی کوردستانی بووکە بەڵێ ئێمەش لەم دادگا بەم نەتیجە گەین کە بەرەی کوردستانی هیچ ئەرکێکی لەسەرشان نەوگە بێجگەلەوەی کە خەڵک لە شارەکە ڕابگرێ تا لێیان بکوژرێت هەلەمەکە چۆن مردمە هەڵەبجە لە بکوژە خۆی لەوەی ئەم جینۆسایدەی بەرعەلەیهی کردەوە تا بە ئەم دقیقە بەردەوامی کردگە تەوەقع ئەکات کە ڕووی مەردانەیش بوێنێ ژیانی دروست بوێنێ و ئەو لە ناوی تاوان و جنایەتە ناژی تاغاجان تەوەجۆ بکە تۆ ئەگەر هەدەف لە کۆراندنەوەی هەڵەبجە ئەمە بێت کە ئەم مێژووە تکرار نەبێتەوە و تکرار نەبوونە ئەم مێژووە بەوەسە کە تۆ بۆعدە جۆرا و جۆرەکانە ئەم جینۆسایتە بناسی یەک بزانی چۆن کارەکە 2 3 بزانی کامە پۆتەنسیاڵ ئەتوانێت هیچی وا بخولقێنێ و ئەمە وا لە وجودە کیا 4 ئەم مردمەی کە دەرئەنجامی ئەم هێرشە کەرامەتیان شکیا عیزەتە نەفسیان شکیا تعەدایان لێکریا چوونە وەزعیەتە بێقانونی فێرە سوال کریان تحقیر کریان ماڵ و زندگیان لەدەستدا دائیمەن لە جێگەی متتەهەم و تاوانبارا بوون بۆچی دەسەڵاتە کوردی ئەمەی پەرە پێداوە گەورەتری کرد تا ئیمڕۆ لە خەڵکە هەڵەبجە مردمێکی ترسیاگ مردمێک دروست بووگە کە قەرگەرەکیسی قەرەبووی بکەنەوە و پوڵ جێگەی دایک و باوک و خۆی و زندگی و ڕۆح و ڕەوان و عاتفە و مێژوو و میراتی بۆ بگرێتەوە ئەم داستانە هەروە لە خۆی وە خەلەساعە نەبووگە لە پڕێکا دروست نەبووگە ئەم داستانە بە مێژوویەکا تێپەڕیگە کە ئەوانەی دروست کردگە کە ئەمڕۆ ئەیوێنیت کە کەسانێ وەکو جنابەت پێی وایە کە جێگەی ئینتقاد و ڕەخنەگرتنە بزانە ئەگەر جنابە قەرارە ڕەخنە بگری ئێشی تووشی تەناقض نەبی تۆ چۆن تەوەقعەکەی لە جنایەتکارێک باوکانە بەرخۆدەتە کاکە چۆن تەوەقعەکەی چۆن ئەتوانین تۆ کە شاعری ئێشی لەسەر وشەکان بوەستی تا بزانی وشەکان مەبەستە تۆ ئەگەیەنیت یا مەبەستە تۆ ناگەیەنیت تۆ وەختی ئێژی جنایەت و جینۆساید ئەمە معنای هەست معنا جنایەتکار باری تعریفکردنەوەی هەست خائن باری تعریفکردنەوەی هەست تۆ ئەزانی لە ڕەوەندە مێژووە ئەوەی کە بەرچەسبی جنایەتکاری لێ دریاگە محاکمە کریاگە ئیعدام کریاگە و نەبەخشریاگە جنایەت ناوەخشێ کەس ناتوانێت بیوەخشێ ئەم جۆرمە جۆرمێک نییە من چوزانم زلە یەکەم لە جنابەت داوێسە تۆ بێژی من لێ ئەبورم و $200 ئەگرم ئەمە زامێکە و جنایەتێکی عمومیە بەرپەیکەرە سەرزەمینێ و مردمێک ئەوەیشی لە هەڵەبجا کەسی مردگە بۆی نییە بێت بێژە من ساحێوە ئەو کەسم و ئەی وەخشم تەوەجۆکەی من وەلیە دەمەم و ئەی وەخشم و پارەم گرتگە و ئەی وەخشم یا من محقم دەربارەی ئەمە قسە بکەم ئەوەی کە ئەمڕۆ خەڵکە هەڵەبجە تێت دەربارەی ئەم مەسئلە قسەکە دلیلی ئەوەسە کە بڕێک لەمانە شاهیدانە عەینی بووگن ئەنا گشت کەسێک ئەوەی کورد بێت
ئەوەی ئینسان بێت، ئەوەی وجدانە بێداری هەبێ، ئەتوانێت بێت بەشداری بکات، نقطە نەزەراتە خۆی بێژێت و جێگەهایەک لەم جنایەتە بکات. و جا ئەگەر جنابەت ئیستا چیرۆکێکت هەست سەبارەت بە مەوزوع فەرموو تەحلیلە سیاسی و تەحلیلە ئەمانە ئێمە ئەیکەین. ئەمە یەک لێو دوا لە ئاخر دادگاکانیش و هەر کەسێ نەزەرێکی هەست وەکو تەحلیلە سیاسی وەکو نەزەراتە خۆی ڕۆژانێکی بۆ دائنین خەڵکیش بێت نەزەری خۆی با تەحلیل خۆی با تا لە ئاخر و حکومەکە لە مێشکە مردمە بدرێت و خەڵک هەڵسوکەوتی پێ بکە. حکمێک خەڵک ئەیدا خۆی هەڵسوکەوتی پێەکە خۆی ئیجرای ئەکاتەوە. تێگاغیان ئیسێشە مایکرۆفۆنەکە بۆ ئێوە ئازادە، یانێ تایمەکە بۆ ئێوە ئازادە چیرۆکیان هەر ئەو ڕێزم بۆ جەنابت و بەرنامەکە بۆشی کە گوێی لە منە من ئەو دوو باسەمە بوو کە ئەو کەسانەی کە میوانداریەکەی حەز ناکەم بە شێوەیەک باسی ئەو ڕووداوە بکەن چونکە ڕووداوێکی زۆر گەورەیە بەڕاستی کۆیت هەر بەک هەڵەبجەشی لێ نەهاو کە چەند ساڵ عێراق قەرەبووی کۆیتی کردەوە بەڵام هەڵەبجە هیچ قەرەبوویەکی بۆ نەکرایەوە. بەڵام من حەز ئەەکەم کاتێککە باسی هەڵەبجە و کیمیابارانکردنی هەڵەبجەکرێ پێش ئەوە بوترێ کە ئاگادار کراونەتەوە خەڵکی هەڵەبجە کیمیایی ئەوە شێنرێت. ئەمە یەک. دووەمینیشی باسی ئەو بکرێت کە ڕێگریە بۆ لە بەردەم خەڵکە بۆ ئەوەی نەچنە حدودی ئێران و بە کوردی تا زیاتر بکوژرێ قەزیەکە جوانتر دەنگەداتەوە، قەزیەکە دەنگدانەوەی زیاتری ئەبێ، مەسەلەکە زیاتر خەڵکی عالەمەی بیسێت. هەر ئەوەیە 500 لای ئەوان با 500 نەبێ 1000 بێ. ئەگەر بەدەستی ئەو ئەقلێتەی ئەو سەردەمە وایە حەزیانەگرت 10,000 بێ بۆەوەی کاک مەروان سۆفی ئێستا جنابەت ئینسانێکی پڕ لە خولیا، پڕ لە ژیان نەکردک، پڕ لە ئومید و ئارەزوو، پڕ لە شیعوانیە وانە من تۆ بە مؤامرەیەک بکێشمە جێگەیەک وە بتکوژم بۆ دایکە تۆ چی قەرەبووی دایکە تۆ ئەکات و 2 دەفتەر آخر بێسە تۆ قتێباسی قەرەبوو ئەەکەی من ئەجازە بدە من یەکێ بەهێنێرم دەرگای ماڵەکەی ئێوە بکا لە ئاڵتون ئەوێت تۆ ژیانە تۆ کەسێکی تر بەحسی ئەکا بزانە وەختی ئێمەمانان هەروە لە خۆمانەوە قسە فڕە ئەدەین چون حاکمیت فێرمانی کردە. قەرەبووکردنەوەی جنایەتێک تەنها 2 ڕێگەی هەست. ڕێگەی ئەوەڵ ئێمە چۆنیەتیە ئەم جنایەتە کە بەسەرمان جێبەجێ بووگە لە هەموو بەشەکانی وە بیدێنە بەری لێکۆڵینەوە و هەموو بەشەکانی شەفاف بێوە دەرکەوێت. چون بۆ ئێمە دەرەکەوێت چه ڕووداوێک بوو بەهۆی ئەم جنایەتە، چ ڕووداوهایەک و چ کەسانێک بوون بەهۆی ئەمە مەسئلەی ئەوڵە بۆ قەڵب قەرەبووکردنی بۆ ئەوەی کە جارێکی تر تکرار نەوێتەوە. ئەمما وەختێ شەفاف بوو لێمان ئەوانەی کە ئامرن مشارەکەتیان تیا کردگە بۆ خاتریەوەی ببن بە دەرس عیبرەتە تاریخ، بۆ خاتریەوەی بابەتە جنایەتێکە کردگیانە بەهاکەی بگرن ئێشێ بدرێن لە سێدارە و ئەعدام بکرێن. تا ئەو وەختە برینەکان لەش ئەم سەرزەمینە ساڕێژ بێت بە تەڵاو بە ئاڵتون و جادەی شۆسە و مەعاش بۆ کاورایەوە دایک و باوکی ئەفرۆشێوە 2 ملیۆن دینار ئەو نە ئەفەهمێ دایک چییە، نە ئەفەهمێ باوک چییە، نە ئەفەهمێ عاتفە چییە کە کوژیاگە، نە بۆشاییە دایک و باوکی دەرکردەوە ئینسانە. ئەوەی کە ئیمڕۆ دایک و باوکی ئەفرۆشێ بە 2 ملیۆن دینار دیارە چ کاولێکی لێ دەرهات کە دەرئەسەری نەبوونی دایک و باوک بووگەسۆ بچکە ترسێنێک وا حاکمیت ترسانگێسی خۆی کوشتگێسی خۆی لێی داگە ئیسیتیشە خۆی سوال ئەکاو ئەگری بووگە بە پێگەی مەشروعیەتدانە بە ئەم دەسەڵاتە. تۆژۆت کرد کاکەمەوە پس بێ زەحمەت ئێمە کە وشە بەکارەوەین با بە دقت بە لەحزەیە تەئەمل و بیرکردنەوە وەختێ بە کەسێ وت و جنایەتکارەوە پاک ناوێت و جنایەتکاریش سزای مەرگە. تۆجۆکەی هەر جنایەتکارە لەبەر خاتریەوەی 100 دینارە پێبا. ئێمە کاکە مەروان با من نوکتەیەکە پێبێژم لەمداد کا بیزانی ئێمەی کورد بیلا حدودین لە قسەکردن. ئازانی بیلا حدود یعنی چی؟ یعنی لیمیتمان نییە. مەسەڵەن ئێژێ کۆپتەرەکانی حکوومەت بەخەستی قەسفیە کرد. کاکە چی بەخەستی یعنی چی؟ یعنی 10 دانە موش سارۆخ 5 دانە سارۆخ
15 ساڕۆک تۆ کە ئێژی خستی من خۆڵمەوە بیرتێتەوە کە بیکەیتە ناوە ئاوەکە خەست بێتەوە شۆڕێکێتەوە یعنی هەموو ئاسمانگی هەڵەبجە بە ئیلتیجای 10 سانتیمتر و ساروخێکی واتە بۆ ماوەی 4 ساعت وا بوو دەیوان نەبوو کاکە بۆ نایژی چەندانە بە خستی ئەمە بۆ خاتری مەسەڵەن ناتوانێت عەدەت بدا 4 3 5 هەڵی بووی ئەمە 1 2 ئەگاتە سەرە مەسائل کاورات ئەوە نەوت کەسی جنایەتکار باری نەماگە نەیماگە تۆ وەختی وە کاورا ئێژی جنایەتکار چۆن ئەوەی سڵانێکێژی سەلام عەلەیکوم $100 پێبە تۆ وە کاورایەژی جنایەتکار لە بەرەوەی $100 پێبە کاکە پێیمێژە جنایەتکار پێی بێژە ئیهمالکەر پێی بێژە کاورایەک وەفای نییە پێی بێژە کابرا تۆ وەختی ئێژی جنایەتکار تۆ وەختی حکمی جنایەتکارە کاورادێ حکمی جنایەتکار مەرگە تۆ حاڵیتە نە $100 بیسێنی تۆ بۆیە ئێمە لە قسەکردنە ملاحیزەمان نیە هەروە قسە فڕادەین بۆیە لای ئێمە کاورا توانێ هەم جاشوێ هەم باشوێ هەم خائین وێ هەم خادم وێ هەم جنایەتکار و هەم پیاخاسەی شوێ شتی وا ناکرێت شتی وا ئیمکانی نییە بکەوێت لە ناوی جامعاخت و شیعرە نووسی براکەم من ئەگەر ستاتیک نەناسم مەتن نەناسم تۆ هەروە لە خۆتۆ هەنی قسە بیتە دەنیەکتری و من حاڵی ناوم ئەمە یەک ئەگەر تۆ شیعرە نووسی و شاعری ومن ئەمانەی کە وتم ئەزانم یعنی مەتن ئەناسم ستاتیک ئەناسم ئەزانم شعر یعنی چی حد ئەقل شعر یعنی ئەو زمانەی تۆ شتێک تاریف ناکرێت و تاریفیکەی محاولەکەی تاریفیکەی تۆجۆکەی وەختی داتە دەست منەوە من ئەزانم ئەمە شعر یا شعریە دەی تۆ ئەگەر خوێنەرەکە ئەحمەق وێ حەزی پێیەکەی یا خوێنەرەکە و ژیر وێ بێژێ کاکە شاهکارە کرد کامیان سەی براکەم هەموو شتێ ڕەخنەکەی خۆشترە مەسەلە ڕەخنە نییە براکەم مەسەلە وەسە تۆ ئیشی بە دقت وشە هەڵبژێری ئیستفادەی بکەیت لەبەر ئەوەی هەر وشەیەک جێگەی خۆی ئەگرێتەوە کاک پەیمان من ئەوەڵین شت لە قسەکانی تۆ باش تێگەشتم کە ئەوەی کە جینایەتەکەی کردووە ئەوەی بەشدار بۆ لە جینایەتەکەوەی شەریک بۆی ڕێگر بووە لەوەی کە جینایەت نەکرێت بەڕای منیش حکمی لەداردانە و بە کورد و بە فارس و بە عەرەب و ئەوە شتێکە گومانی تیانە بەڵام بۆ قسەی ئەو برادەرە نووسیوێت ئێمە لەبەر خاتری کامیل بانگمان کردووەتە کامێرەوە بزانام شتێکی وای نووسیوە نەمیوانی ئەو بەڕێزەم خخوایەک دەقەبا من تاکمەروان ئەجازە بدە ئێمە لەگرا تەوەجۆ بکە با بزانین جەنابەت ئینسانێکی تێگەیشتووی فەهمیدەی ئێمە بەرنامەکەمان فەرقەکە جێگەی شەڕە کۆمنت و جواوی کامندانەوە نیە بەرنامەیەکی زۆر جددی ئارشی بەگرێ بۆ تاریخ ناخۆشە بۆ من کەس بۆی نییە بە ناوی هیچ کەسێک وە قسە بکات توش کامنت ناخوێنی تۆ مخاتە بە جەنابەت منم بۆ قسەکانی تۆ ئارشی بەکرێ من و تۆ خەریکین بە یەک و گفتوگۆکەین خەڵک تەماشاکە و ئەمە هەڵ ئەگیرێت لطفەن ئاخرین فەرمایشاتە خۆت بکە مەمنون کە بەشداری کرد جارێکی تریش بڕۆ قسەی ترت بیست جارهایەکی تریش بێ بەشداری بکە نەجەنابەت هەر کەسێک ئیستە هێرۆ ئیبراهیم محمەد داوای کامێرا بکایی دەبێت لەسەر ماجرای هەڵەبجە و فقط لەسەر ماجرای هەڵەبجە ئەدوێ لەم دقیقا نە تەفسیرە سیاسی کەسم گەرەکە هەر کەسێ ئیستا ئەندامی سەرکردایەتی یەکێتیە پارتیە بزوتنەوەی ئیسلامیە ئەوەی ناوی بەرەی کوردستانی بووگە هەمەی حاجی مەحمووە هەر کە فکر ئەکا قسەی وا پێگەرێکیسی بیکا با بفەرمێ من کامێرای ئەدەمێ قسە بکە لەو پەڕی احترام و ڕێزی ئەگرم وەلێ من سوعالی لە یەکەم و ئەو قسەکانە خۆیەکە لە هەر کوێ درۆ بکا بەری پێکرێ لە هەر من لە قسەشتما هیچ ئەوەی دیار بووە نەخێر جەنابەت من هەر ئەو نەبوو ئەوە بەشداریم کرد پێشتریش بۆ پیاوە دوتم من ئەوەم بیستووە لە باوکم نەک لە بریجارێت دەجات وتوێتی من 15 ڕۆژ پێش کیمیابارانکردنی هەڵەبجە شۆڕ کردووە مهم بۆ قسە کەس بەم قسەی من قەوز بێ ئەمە ڕاستیەکە هەموو دنیا ئەزانێ ئەوەی ڕۆژێ لە هەڵەبجا بوو بێ لەو ڕۆژە لە هەڵەبجا بێ ئەزانێت کە 15 ڕۆژ پێش کیمیابارانکردنی هەڵەبجە ئاگاداری هەبووە کە هەڵەبجە کیمیاباران نەکرێ ئەنا بۆچی لە ڕۆژی 15 چواردەی مانگ 15 مانگە خەڵک لە ژێرزەمین نبوو بۆ لەو ڕۆژە خەڵکە چووە ژێرزەمین ئەگەر دەنگۆی ئەوە نەبوو بێت بۆچی پاسدارەکانی ئێران قینائیان نابوو کاکە تۆ بیستوتە براکەم دوێسە جنابەت قسەیەکت بیستووە و بە مهمت زانی وە بێبیکەی ئێمە قسەکەی جنابتمان بیست و باری ئەوەڵە قسەی وا بیسین و جنابی شت باست کرد کە لە خانەوادەی تۆ یعنی باوکت و دایکت و مناڵەکانی کەس نەمردگەی
یەک دانەکەشتان بەجێ نەماگە ئێمە ئەم قسەمانە بیست و خەڵکیش بیستی لێو دوا کەسانێکی تر تێنم قسەی جەنابتە یا پشڕاستی ئەەکەنەوە من مطمئنم کە تۆ ڕاستەکەی مطمئنم کە باو کشتی وایە بیستە لە کێ بیست کەسی نازانم بارسوورەت مەمنون کە بەشدار بووی دەست خۆش بێ معلوماتی تازت پێماندا دوو شتت بۆمان پشڕاست کردو یەک ئەوەی کە 15 ڕۆژ بەر لەوەی کە ئەم هجوومە دەست پێ بکە باوکی جەناب بزانی بیسی بۆ چۆنی کرد دوو ئەوەی کە جەنابیشت خەریکی ئێژی بیستکتە و فرە کەسێک بەحسی کردگە کە بەر بە دەرچوونی خەڵکی گیریاکە لەلایەنە بەری کوردستانیوە وەمە کافی بوو مەمنون لە سەراحەتت و مەمنون لە جوامێریشت کە شەهامەتت بوو کە دروست قسە بکەی و حکمە دروست بی زۆر سپاس دەکەم هیوادارم ئیشەڵا لە بەرنامەکانی ئایندە تاگە قسە لەسەر هەڵەبجە کرد من یەک پێشنیارتێمی وەکو برا بچووکێک لێم قبولکەی مەمنونتە بم هەوڵ بێ زیاتر ئەو کەسە بەتەمەنانە بێنیتە بەر کامێرە و بێنیتە بەر دیدی بینەر کە بەرژەوەندیان لە دنیا نەماوە ئەگەر لێم تێبگەی زۆر مەمنونتە بم کە بەرژەوەندیان لە دنیا نەماوە زۆر مەمنونتە بم من وەکو خۆم سوێن بەخوا بەقەدەر پیرێکی 80 ساڵە دڵم بەم دنیا خۆش نییە بەقەدەر پیرێکە چاوەڕێی مەرگەکە دڵم بە دنیا خۆش نییە بەڵام من بۆ ئەم قسە بۆ تۆکەم کەسێک بێنە لێدوانی لێوەرگری کە هەرچی بڵێت هەر ڕاستیەوە دەرخات لا نەکاتۆ بزانێت چی زەرەرێکی بۆ دواوە هەیە هەر بیری لە پێشەوە بێ کە قەبرەکەی لە پێشیوێتی کەسێک وەرمەگرە لا بکاتەوە بۆ دواوە ئەوە وەکو برا بچووکێکی خۆ ئەم پێشنیارەکان لێمان مەمنونتانە بین ئێمەش هەواسمان هەست ئێمە هەر کەسێ گەرەکی وێز درنگی بکە هەواسمان هەست مەمنون کاک مەروان خواحافیزەوێ چاوەکەم خواحافیزم کاک کامەران هەڵەبجێی پێم وابێ جنابەت گەرەکتە تەشریف بێدی کەسی تر نەمام شەو کاک کامەران ئەگەر دوێت لێمە پێم وایە کاک مستەفا بەیانی زوو کاراکاوە شەو فریانە کەوتین جارێکی تر لە خزمەتی کاک مستەفا ئومیدوارم دەنگم بێت دەنگم کز نەبوو بێت کاک کامەران لێرە باڵێ دەنگ باشە کاک پەیمانجان شەو باش شەوی جەنابیشت باش کاک کامەران بەخێر بێت دەنگم تەواوە شەو ئەو ئینەکەم گۆڕیوە مایکەکەم گۆڕیوە ئەم شەو دەنگت باشە و وازەح دێت پس کاکە کاک مستەفا ئەم شەو ئەڕوات پشووە دات و سەراحەتە کاتا بێ بەڵێ کاک پەیمان ئاگارم کرد کە لەبەرەوەتم درەنگە بۆ تۆ ئەخەدەست پێشەوە باشە کاکیە ئێمە هەر وەکو پێشووتر بەردەوام بووین جنابەت زەحمەتە کێشی لەبەرەوەی تەسەلوتت بە خوێندنەوەی مەتنە نووسینە ئەم کتێوانە هەست ئەی خوێنیتەوە هەرچکمان هەڵبەتە بیشتر من تەفسیرە قسەکان ئەم ئاغاکەین بۆ گەرەکمانە تەفسیرە قسەی نەوشیروان مستەفا بکەین ئەمانە جۆزە بڕیاردەرانە بەرەی کوردستانی بوو بن لێ و دوا لە ژێرە نووسینە بینەوەریەکانە خۆیان تاریخیانی جعلیان کردە لەبەرەوەی لەو تاوانە گەورە خۆیان دەرباسکەن بۆیە شروعیان کردە بە درۆوتن لە ژێرە ناوە بیرەوەری هەر کەسێ بە جۆری خۆی قوتارکە حتا ئەگەر کەسێ دەستی نووسینی شینەوێ بۆیان نووسیگە لەبەرەوەی لە تلیبوونی جۆرا و جۆرۆ ئەم قسانە تەئید بکرێت بۆیە تۆ وەختی مراجعەکەی بە بەڵگە بێژی ئەمە بەڵگە فلانە کەس وایوت بیسانە کەس وایوت ئیستا کاکامەرانە هەڵبجێی ئەخوێنێتەوە ئێمە بەڕەسیەکەین ئێمە لە مەتنە پێشوەکە بەڕەسیمان کردوان هەڵبجێی نەوشی ببەخشن نەوشیروان مستەفا خەریکە ئێمە ئەخەڵەتێنێ و درۆی زلزلی تیاکە لە نووسینەکەیە درۆیەک کە بیخەیتە بەرە خۆر و وەکو مێرو لە ئەڕوا بەڕێوە یعنی تۆزێ تەرکیزی گەرەکە تا تۆ بفەهمی ئەم کاورا ئەم دروانە بۆ ئەکا بەڵێ کاک مەمەجان سڵاو لە بینەران و بیسەران زۆر سوپاسیانەکەین کە ئامادەن لێرە
و ئێمە لە شەوی ڕابردووە گەشتینە سەر خاڵێک کاک کامەران ببەخشە لەگرا ڕایگرە با من نقطەیەک بێژم بەڵێ لە دادگای هەفتا ئێمە بۆعدێکی تر لە جینۆسایدە مەردم و کوردمان بەحس کرد ئەویش ئەوە بوو کە سندنەوەی نەبوونی سنگومەن بۆ مەردم کورد کە بزانێت دۆست کێس دوژمن کێس مەردم وەختێ نەیزانی دۆست و دوژمن کێس هەر کەسێ لە دێ و جامەی دۆساتێتە ماڵەکەی و نابوودی دەکات یەکێک لەو ئەرکانەی کە خوێندنەوەی ئەم کتیوە نەوشیروان مستەفا واجبە کاکەنەوە وا مەردم هەڵە قونێ بۆی جەلادێکە و درۆزنێکە وەکو گشتیانە نەفقت نەوشیروان مستەفا ئێمە دەستمان بۆ نەوشیروان مستەفا بەرگە چون نەوشیروان مستەفا خۆشەویستترە لە مابەقیە بۆی دەستمان بەتەچیت کاکەمان پس ئەوە زۆر مهمە فەرمونون دەستەکان خۆش بێ بۆی کە بینەران بیسەران لەم دادگایە ئاگارکەین بەوەی کە ئێمە بۆچی ئەم کتێبەی نەوشیروان مستەفامان هێنا کردومانە بە وەک دیباجەیەک بۆ دادگاکە لەبەرەوەی کە شەرعێت بین بە دادگاکە ئێمە لەسەر ئەم قسانەی نەوشیروان مستەفا خۆی ئێمە دێن ڕەخنەی لێگرین و نا ئەسڵ شەرعیەت نییە کاک کامەران ببەخشە مەردم ئێشێ ئەم مەسائلە لە زاری ئەوانی شۆ بیبیسیە بزانە ئەگەر ئەمانە ئەوەنە لە وجودیانە کەرامەت بواە مەگەر ئەمانە ناچنە ناوە هەڵبژاردن سەرۆک عەشیرە بانگەکەن و ئەڕۆنە ماڵە خەڵکی با ئیستە بە ئیحترامە هەڵەبجەوە لەم سەرانە بەهاتانە ناوە ئەم دیبەیتە ئێمە نەهاتن بیت خۆ نایەن کە نایەن ئێمە بە نووسینەکان ئەیان هێنین یعنی تەسەور کە نەوشیروان مستەفا زێنێک وایە ئێمە بمان هاوردایە ئەگرا ئەم قسانەی بکردای من یەخەم پێکرد یەخەم هەروە هەر لە ئێستۆێژم چه پاڤڵ تاڵەبانی چه هێرۆ ئیبراهیم ئەحمەد چه مەسعودە بارزانی چه نەچیروان بارزانی چه هەر کامیان لە سعدی ئەحمەد پیرەوە گرتگە تا خولە سەنگاوی کامیان گەرەکیانە بەشدار بن ئێمە مەجالیشیان پێدەین بێڕێزی یعنی بێ ئەحترامیان پێ ناکەین وەلێ مەجالیش نادەین بمان گەوجنن لە هەر کوێ خەریکە ئەی گەوجنەی یەخەی پێگری کەواتە وەختێ نەوشیروان مستەفامان بۆ نایێت نووسینەکانە نەوشیروان مستەفا تێنین ئیستا تۆ کە ئەی خوێنی تۆ ێژی نەوشیروان مستەفا خەریکە قسە ئەکا لەم دادگا وەیشێ دەنگی ئەمانیش ببیسرێت تا عداڵەت بەرقەرار بێت قسەی شەوکەتی حاجی مشیریش خوێنی ئەم ئەخوێنین و قسەی هەر کەسێ لەسەری نووساگە ئەیخوێنین و ڕاستی و دروستیەکانی بەڕەسیەکەی لەبەرەوەی خەڵک تێبگا بەڵێ فەرموو زۆر جوانە کاک پەیمانجان ئێمە گەشتینە سەرەوەی کە لە شەوکەتی حاجی مشیرۆ کە نەوشیروان مستەفاڵێ ئەویش لەو کاتا لە ئێران بوو شەوکەت خۆی زۆر لە مێژ بوو بیری لە ئازادکردنی هەڵەبجە کردەوە فەرەیدون و دکتۆر فوادیش بەلایەنەوە باش بوو شەوکەت بێتە سەرکردەی ئەم کارە ئەمە دوێنێ شەو ئێمە باسمان کرد و شیمان کردەوە جا بۆ مەبەستە حامی حاجی غالی و قارکۆکۆیی و قارخەبات هەندێ هێز و کادری تریان تەرخان کرد لەگەڵ لایەنەکانی تریش قسەیان کردبوو ناوچەکەیان بەم جۆرە دابەش کردبوو ئەمە دابەشکردنی هێزەکانە کە بەم جۆرە بۆیان دابەش کردوون پەلەمەکە کاکە کێ دابەشی کردووە بۆیان دابەش کردوون یعنی سپای پاسداران دابەش قەرارگای ڕەمەزان ناوچەکانی بۆ ئەمان دابەش کردووە ئەمە یعنی چی تەوەجۆ بکە یعنی ئەمانە فەرماندەهیە تایبەتیان نییە وانە ژێرە فەرماندەهیەکی گەورەتر تەبیعەتەن واسە دەوڵەتە ئێرانیشی دەوڵەتێکە و ئەمانە خۆب هیچ ئێرادەیەکیان لە خۆیان نییە پس ئەمە دووبارە ئەیسەلمێنێ کە ئەمانە ئیرادەیەکیان لە خۆیان نییە تا داوا بکەن لە دەوڵەت ئێران جەبهەیان بۆ بکاتەوە ئەمە ئیرادەیەکیان نییە و ئیرادەی خۆیان نییە ئەمانە مەئموریەتیان پێ ئەسپێرن کە دابەشیشیانەکە نێژن تۆ بە کەڵکە ئەو کارەتی ئیستا پێی دێژێ کامەکان کەڵکە ئەسلیەکە ئەوەسە هەڵەبجە دەسی هەڵەبجە بوو لەبەرەوەی خەڵکەکە دەرنەچێت متمانی بەمان بکاوە دەرنەچێت خورماڵیش ببەخشە خورماڵی شاری دووەمە دەوڵەتە ئێرانی ئیدعاکە ئێمە دوو شارمان گرت لە عەمەلیات وەلفەجردا یەکێک ببەخشە سێ شار نازانم دوو شار یا سێ شار نازانم تەوێڵەیشیان بە شار حساب کردگەیانە بەڵام مطمئنم خورماڵ و هەڵەبجە بە شار حساب کرد خورماڵ پارتی ئەیگرێت ئەیدەن لێرە قسەکەی جەناب تەواوە کە ئەڵێ بۆیان دیاری کردوون سوپای پاسداران چونکە
بۆیان دیاریکردوون هێزەکانی یەکێتیان دیاری کردووە یعنی کەواتە ئەمە سوپای پاسداران دایناوە یەکێتی خۆی داینەناوە ئەڵێ هێزەکانی یەکێتی بەرپرسی گرتنی تۆپخانەکانی دەڵەمەڕ و ناوشاری هەڵەبجە بن هێزەکانی دیگرە لەگرا بە باشی نەیوت کە سپای پاسداران خۆی وتکیسی من دوێشەوە بە فارسی خوێنبووە ئەمانە ڕازەکە قەرارگای ڕەمەزان کاری ئەوە بووگە معارزە کورد کاریان ئەوە بووگە تۆپەکانە منتەقەی عەنەب بگرن و شار کۆنتڕۆڵە شار بڕۆنە ناوی بڕۆنە ناو شار بگن لێ شار نە هێزی سەربازی واتیە نە حیچێکی واتیە بەڵێ شار بگرن لەگرا تۆپخانە نێرە ناو شارە کە ئێژە تۆپخانەکە و شارە هەڵەبجە فکر نەکەن کە تۆپخانەکانە شارە هەڵەبجێش بکرن بەڵێ مەبەستی لە تۆپخانەکانی بڵێن تۆپخانەی دەڵەمەڕ لە تۆپخانەی جێشی عێراقی لە دێی دەڵەمەڕ بوو لەسەرەوە لە بناری کە لە عەبابێلەوەی تەخوارەوە دێی دەڵەمەڕ تۆپخانەکانی دەڵەمەڕ و ناوشاری هەڵەبجە یەکێتی بەرپرس پێلەی هێزەکانی فەیلەقی بەدر ئەوانیش بەرپرسی گرتنی شاخی شنووری و باڵام بۆ بن هێزەکانی فەیلەقی بەدر ئەمە لێرە بەرەی کوردستانی تیان نییە ینی بەرەیەکی مەجلیسی عەلاشی تایە هێزەکانی فەیلەقی بەدر بەڵێ ئەوان بەرپرسی شنووری و باڵام بۆ بن هێزەکانی حیزبی سۆسیالیستی کوردستان بەرپرسی گرتنی پردی زەڵم و هێزەکانی پارتی دیموکراتی کوردستان بەرپرسی ئازادکردنی خوورماڵ بن کاکە دەکسن بەرپرسی گرتنی پردی زەڵم معسکەری هابەسەرەوە هیچی پێوە نییە پردێکە و بە گردی گۆ ڕەبایەکی پێوەیە بە شەقازلێگەژیرێ تەوەجۆ بکە دەفەیە دەر بخوێنەوە ئەمە کەمەربەندێکە کە نایەڵێ خەڵکی هەڵەبجە دەرچن کوردیان دانیاگە خۆرماڵ پرد زەڵم هەڵەبجە ها بە دەسە ئەمان و ئەم بەرەی کوردستانیە کە پردەکە هەمەی حاجی مەحموو ئەی تەقێنێ لەبەرەوەی خەڵکی هەڵەبجە دەرباز نەوێ ئەی تەقێنێتەوە نەک ئەوەی کە ئەسکەرە عێراقی تێ هیچ ئەسکەرە عێراقیەک نایە ئەرتەشە عێراقیش بێت بەشە ئەرتەش بەشە مهندسی هەست یعنی فەورەن پێڵی متحرەکیان هەست فڕێ دەنە سەر ئاو ئەمە گشت ئەرتشێکی دنیا هەست گشت ئەرتشێکی دنیا و فەورەن بەستەرەکە ئامادەکەن کە بەسەر ئاوەکات تێپەڕن ئەگەر قەرار بێنە ئەم دیو لذا دەوڵەتە عێراقی بەردەوەی هجووم بکە خۆشەڕەگەڕەک نییە ئێشێ بە مەوازعی دەوڵەت ئەرتەشە ئێران بە تۆپخانە و بە هەواپەیما بووکتێ بشکێت بژەڵەژێت خەتی مقدەم بشکێنێ لێودا بۆ پێشڕەوی نیروی پیادە و بەڕی ئەو جار پردی بۆ لێباکە بڕوە ئەمە گشتی درۆ و توڕەحاتە هەمەی حاجی مەحموو و سۆسیالیست و بەرەی کوردستانی ئەو پردایان تەقانگەسەوە خەڵک دەرنەچێ بەرەو سلێمانی خەڵک گیر بخوا گەمارەوە بدرێ ببەخشن شەو ئێمە بۆعدێکی ترمان زانی کاکە کامەران ئێمە زانیمان ئەوەی شیوان لە کوژیاگە ئەکەوێتە دەسە دەوڵەتە ئێرانی ئەوێت و بەرەی تەبلیغاتیە دەوڵەتە ئێران بۆ حەقانیەت نیشاندانە خۆشی شێمان ئیشەوە دەسۆوێت تەوەجۆکەن کە نیاتە خۆشی پێی جێبەجێ بکە بەڵێ فەرموو جوانە وتمان ئازادکردنی خوورماڵ بەدەست بۆ دەست هێزەکانی پارتی بێت هێزەکانی بسووتنەوەی ئیسلامی بەرپرسی کاروباری لۆجستی بن ینی شوێنێکیان بۆ دیاری نەکراوە هەر تەدارۆکاتین ئەوان تەدارۆکاتچین یعنی قوت و کونسرف تێرن و فیشەک تێرن و ئاو تێرن و مەتارەی ئاو تێرن و دەسماڵ تێن تەدارۆکاتچین تەدارۆکاتین بەڵێ شەوکەت کە خۆی فەرماندەی کارەکە بوو لە کتێبەکەیە ئەمە نەوشیروانەوەی ئەڵێ شەوکەت کە خۆی کە فەرماندەی کارەکە بوو لە کتێبەکەیە کارەساتی چیمەبارانی هەڵەبجەی بەهاری 1970 لەباری سەرنجی خۆیەوە بە درێژی هەندێک لایەنی ئەم عەمەلیاتەی جێڕاتەوە لەبەرەوە نەوشەم سەفاڵم من پێویست ناکە درێژەی پێ بم لەسەری باسەکە یعنی ئەو باسە کە شەوکەتی حاجیمشت خۆی نووسیوێتی لە کتێبی مزەکراتەکەی خۆیان لێرە دێنە سەر ئێوارەی ڕۆژی چواردەی مارس ئەوان 12 لەسەر 13 و 14یان پەڕانوە ینی لە شەوی بۆمبارانەکەەوە کاک پێمان بۆ معلوماتیەوەی کە باسمان کرد شەوی پێشوو هێرشەکەی باس نەکردووە ئەمان لێراڵێ ئێوارەی ڕۆژی چواردەی مارس هەموو هێزەکانی ئامادە کرابوون بۆ ڕزگارکردنی هەڵەبجە ئەو هێزانەی کە ئیسا باسمان کردن دەستیان کرد بە جوڵان نا پەلەمەکە بزانە ئەم ئازادکردنە هەڵەبجە خەریکە وەکو دا و حیلەیەکی گەورە لەگراندا بێت
ئەم عملیاتە دەوڵەتە ئێران کردگێسی دەوڵەتە ئێران لەسەر ئەم عملیاتە نووساگێسی عملیاتە وەلفەجر دەین نەیشی وتایە دیار بوو ئێران ئێژێت ئێمە بۆ دەستکەوتە سیاسی گەرەکمان بوو بڕۆین و هەڵەبجە بگرین تەماشاکات هەڵەبجە بگرین بۆ دەستکەوتە سیاسی ئێمە دوێشەو بەڕەسیمان کرد هەڵەبجە نە جێگەیەکی ئستراتیژیکە نە پێگەیەکی ئابوووریە وەکو فاو وەکو بەندەری ئۆمۆ قەسر کە دەست بنێتە بینە قاقای عێراق هیچ نییە بۆ عێراق کە لێو دوا دیمان لە مانگی تیری 67 ئێران بێت تەقەیەکی عێراق خۆی چووە دەرەوە ئەسەن چووە دەرەوە تا پشتە سوبوورەکان تەوەجۆکەی تۆ لەگران نیشانەدە هیچ گرنگێکی ئستراتیژیکی نەبوو هیچ کەڵکێکی سیاسیشی لێ وەرنەگریات تەنیا کەڵکە سیاسیەکە ئەمە بوو قەتنامەی 508 دروست بکرێ و سۆڵحەکە بکرێ پس لەگرات دەستکەوتە سیاسیەکە ئەمەسە خەڵکەکە بکوژرێت تەوەجۆ بکە ئێران کە ئێژێت دەستکەوتە سیاسی ماموو کاکە کامە دەستکەوتە سیاسی بێژی کوێ عێراق چاڵەنەوتەکانی عێراق گرتگە خطوتە بازرگانی عێراق گرتکە کوێ گرتکە مشتێ شاخ گرتکە چووکی شارێکی بچووکە گرتکە دا ئەویش مەحرانی لە تۆ گرت قەسرشینینی لە تۆ گرت بەڵام ئەوەنە تۆی نەتەزان کە حەسرە ئابادانی کرد کە تا مەسجد سولەیمان چوو خۆ تۆ بێسە ئالەگرات و ئیشی بفەهمی وەختی ئێژێ دەستکەوتە سیاسیەکە ئەمەسە سەدام حوسێنیشی خۆی تڕۆکە ئەم شەڕە ئێشێ بۆگەنی هەڵسێنێ دەستکەوتە سیاسی ئەوەسە ئەو نایژێ دەستکەوتە نظامی دەستکەوتە سیاسی بچن مطالعە بکەن بە فارسی ئێژێ دەستکەوتە سیاسی دەستکەوتە نظامی نییە فتح سەرزەمینی وە خاک نییە جێگەیەکی ئەستراتیژیک نەگیریاگە لە عێراقا دەست نەنریاگە سەبینە قاقای عێراق دەستکەوتە سیاسی چۆنە ئەمەسە ڕژیمە سەدام حوسێن بە عنوانە ڕژیمێک کە مردمی خۆی ئەکوژێت و ئەم شەڕەگەی گەسە ئاستێ کە خەڵکی سڤیل تیا ئەکوژرێن و تیکە تیکاون بەگەل واگەر ئەم بومبە بدا لە تاران بدا لە تەورێز بدا لە ئەسفەهان بدا لە ئەمەدان بدا لە کرماشان یا بدا لە فڵانە جێگە چی بکەن ئەمە شارێکی بچووک وایە پێ بە فارسی ئێژێ با مادەران زنا کۆنی با دەگەران چکار کۆنی لەگەڵ دایکەکانە زنا بکەی لەگەڵ خەڵکییا چی ئەەکەی کەواتە دەستکەوتە سیاسیەکە ئەمەسە لەم سەرە و مەعامەڵە کریاگە سەدام حوسێن فشاری بۆ هاوریاگە کە ئێشێ کوژیاک هایە لەم خەڵکە بگیرێت تێگەی خۆب ئەمە کاملەن وازەحی ئەکا تەوەجۆ ئەوژێ بۆ ئازادکردن هەڵەبجە بۆ کێنە و شیروان مستەفا ئازادی بکا بۆ کێ بۆ تۆ دەیتوا کوا بەرنامەی ئیدارەکردن کە نێسە تۆ ئەڕۆیتە ئەوێ حیچ بەرنامێکی ئیدارەکردن نییە حیچ پلانێکە نییە ئاشکاری کەی دەریخەی لەو دوا کە خەڵکەکەش ئەکەوێتە بەرە ئەمە تۆ حیچ پلانێکە نییە خەڵکەکە ڕزگارکەی تۆ چۆن چووی تاوێ مەسئولیەتیم خەڵک ناکەی تاستۆ چۆن بەڵێ کاکمان ئەمان بەس تەنیا خطابیانیاوە لە دوورەوە بە چەند کیلۆمەتر لە هەڵەبجە دوور بووە خۆ مەسەگەر نەوشی ئەم سەفا سەرکردایەتی و خۆی بە مهندیسی ئەم حملەیە ئازانێ ئەم عملیاتەکە کراوەتە سەر هەڵەبجە و ئەم کارەساتیان بەسەرا هێناوە ئەگەر نەوشی ئەم سەفا خۆی لە پێشی خواتەکەەوە بکوژایەتیایە ئەمانوت کە ئەمان پیاوە بەڕاستی هاتووە بۆ ئەوەی کە حملەکە خۆی بیکە بەس ئەم کوژیانێک کاک کامەران هەر کوژیانێکیش حەقانیەت نادا بە تۆ بزانە من ئێستا حیزبێ دانیم 400 نەفەر خەڵکی بۆ بگرم 200شی بەمە کوشت عینی خیاڵم نییە خۆ کوڕ من نییە وەلی ئەبێت و خوێن بۆ من مثال تەوەجۆ بکە براکەم تۆ ئێشێ بفەهمی هەر کوشتنێک و هەر کوژیانێک بەو معنانیە جکارەکە جدیە کاورا خەڵک ئەداوە کوشت لەبەرەوەی ناو پێیاکا بە یەکێتی ئەسڵەن دەوڵەتە عێراقی خەڵک لە یەکێتی ئەکوژێت ئەوە بوو کە ئەو مامۆستایم شەو باسی کردوتی دانێ هاتکە وت کێسی سەدام حوسێن وت کێسی ئەگەر خۆتانون بە چەکی سووک تەکتانە شەڕەکەم ئەگەر دەوڵەتە ئێران بێنن چی چەکە فعال ئەمەسان ضرورەتە هەبوونە پارتیەتی چی بووگە کە سەدام حوسێن حەزی کردە لەگەڵ یانە بمێنێنەوە بە چەکی قرس لێتان نادەم دوژمن چه فەرقێکی هەست من بە چەک و قرس لێدەم وەی مانەوەی پارتی و یەکێتی بە نەفع دەوڵەتە عێراقیە باعث پێی دەوڵەتە عێراقی بەسەر مردمە کووردا بمێنێتەوە ئەسڵەن ئەوانن خەڵکی کوردیان بۆ کۆچ ئەدەن بۆ مجتەمەعەکان ئەوانن دادێکان نابود ئەکەن ئەوانن هەر عنسورێ پیا و خاسە و مردانە و ئەخلاقی کوردی هەز لە بینی ئەوەن ئەوانە نەکە بە ناوە کورد فاسد ئەکەن و کورد ئەخەسێنن و بۆگەنی ئەکەن بۆیە مفیدن بۆ دەوڵەتە عێراقی بەڵێ ئێدامە بدە ئەمە لەگرا
توڕەهاتەوە خەریکە دووبارە توڕەهاتێکی درو جوانە کاکوێمان قسەکە جوانە بۆ تەچید ئەوەش کە یەکێتی و پارتی و بەرەی کوردستانی کە هەبوون ئەگەر ئەوان نەبان حکومەت کاتێکی بەدەستەوە نابوو دیەکان هەر هەمووی ڕاگوێزێ و بیان خاتە مجەمەعەکانە و قفڵیان کا لە مجەمەعەکانە کابراکە لە لادێکەی خۆیان هەموو شتێکی بوو هێنایانە ناو مجەمەعێکەوە بەیانیان کە لە خەوڵە تا ئێوارە لە قەراغی دیواری ماڵەکەدا هیچی نەکرا هەر ئەوە نییە شتێکی تر هەست کاک کامەران تۆ ئیشی تەوەجوی پێ بکەین بەڵێ تۆ وەختێ گەرەکتە زۆڵم بکەی لە مردمی و گەرەکتە مردمی بنبڕکەی ئەم مردمە هێزە مقاومەت خۆی دروستەکە بەر لەوەی ئەم مردمە هێزی مقاومەت دروستکە ئیشی تۆ هێزی مقاومەتێکی جعلی و تەزویرە بۆ دروست کردوێت نا تەوەجۆ بکە تۆ مقاومەتی واقعی مردم بێت بەرخۆدانە واقعیە مردم بێت ئەم بەرخۆدانە حتا نابودیە تهدید کارەکە چون شەڕی مانەکە بەر لەوەی ئەمە دروست بوێت تۆ خۆت بەر لەوەی ئەمە دروست بوێ ئەم مقاومەی خەڵکە دروست بوێ تۆ خۆت هاتیگی مقاومەیەکە بۆ خەڵکەکە تعریف کردگە ئیستە تۆ کێت گەرەکە یا بڕۆ بۆ جاشت دابەسێت یا بڕۆ بۆ شاخانە ئەوانی لەو شاخانە خۆیان دروستیان کردگەن ئەم دووە گەلە کۆمە ئەکەن خەڵکەکە ئەخەنە ئەم نێوانە گیکایە و لە بینیان ئەوەن تەوەجۆت کرد ئەو بە خەتابی کە من دۆسە کوردم ئێژە شەریکە دز و ڕەفیقە قافڵە ئەمانە شەریکە دز و ڕەفیق قافڵان قافڵە یانێ کاروان ئەمانە زەکا ڕێکەوتگن هەم بە ناوی شەریکە کاروانی ئەمانە خۆیان دەستی دەوڵەتانی منتەقەن بە ناویش خەریکن بۆ کورد کار ئەکەن وەکو چی وەکو پێکاکا لە ساڵی 91 تا 1990 12,000 لادی لەگەڵ دەوڵەتە تورکیە نابوت کرد 12,000 لادی چیتیان ئەنقەرا و ئەستەمبۆڵ ئەمە دیارە تۆ ئەوێنی ئەمە لە تەمامە ڕەوەکانە دنیا دیارە ئەم جۆرە کۆچە جینۆسایدە چۆن تۆ خەریکی مردنێک ئەکوژی لە شێوەی ژیانە خۆی دووری ئەەکەیتۆ لە فەرهەنگە خۆی دووری ئەەکەیتۆ لە بنەڕەتە خۆی دووری ئەەکەتەوە خۆی ئەگۆڕی تەبعی ئەگۆڕی و ئەمە کوشتنە کوردە کورد کە تەبعی گۆڕیا خۆی گۆڕیا تاریخی نامێنێ و فەرهەنگی نامێنێ پس تۆ ئیشێ لەگرا دقت بکەی هەر ببیانووی ئەم حیزبانە نییە کە پەلامارە ئەم خەڵکەدا ئەم خەڵکە گەلێکیشیانە مقاومەت بکەن ئەڕۆن ناو ئەم حیزبانە لە کی ئەکوژرێن و هیچ مقاومەتێ ناکرێن بەڵێ زۆر ڕاستە کاکوێمان وەکو باسمان کرد ئێوارەی چواردەیمان هەموو هێزەکانی کە ئامادە کرابن بۆ ڕزگارکردنی هەڵەبجە دەستیان کرد بە جوڵان هەمان شەو هەڵەبجە ژیرە دەنگم باشیە کاکوێمان ئەمانە یعنی لە نقطەی سفر مەرزیۆ لەکوێوە لەو دیوی نەوسووە کە دەستیان کرد بە جوڵە هەر ئەو شەوە هەڵەوجیان کرد ماڵتە ئاخر چی و پوشێنە و بەرتان بگرێ ئاخر دوو پیاو نەبوون بە کەپە بێڵ بەرتان بگرن بە دالاسیق بەرتان بگرن چۆن و ئێوە ڕاتان ماڵی تا ئەوێ هاتن ئاخر ئەم کابرا بێ خەبەرە نازانێت لەوەی کە ئێمە زانین کە لە شەوی 12 تا شەوی 13 تا شەوی 14 72 سەعات هەڵەبجە لەژێر ڕەحمەتی تۆپبارانە بوو کاکە گیان خۆ خەڵکی عێراقی خۆ برای براکەم خەڵکی هەڵەبجە خۆ ڕەبایە نەوگن خۆ مەعسکەر نەوگن خۆ موسەلەح نەوگن تۆپی چی تێگرێ لێو دووە تۆپی گرکەسە کوێ دەوڵەتە ئێران ئەوە نەشیرین بوو بە دوودانە تۆپ ئەیتوانی لەشکرە عێراق شەڕکە بۆچی ئەم تۆپە حیزانەی لە جنوبانە ئەهەنارد شەڕیانکە کورە کاکەمە گشتی براکەم خۆ ئینسان عاقڵە عەقڵی هەست گیرام ئێران دەستگا تۆپی هاوردوێ دێخۆلەوە قورستری برگە لە جنوبا داینیاگە ئەی بۆ چارە دەوڵەتە عێراقی نەکرد لەوێ بۆ نەی ئیستا بۆ بە تۆپ بە گولە تۆپ ئەم توانی چاریان کە دەکۆ تۆپ تەقانەوەی ئەم تۆپە کارێکی نییە خۆ کاکە گیان با مثالێکە بۆ لێبن یاوەتە متحدەی ئەمریکا لە ساڵی 92 تا وەختی دای لە عێراق هەرچی سەکۆی موشکی عێراق و تەقاندیوە ئەوانەی کە سارۆقە هەنێریت کارێکی هەست تۆ هاوڵاتیەکی شناسایی هەنێریەوەی تەقێنێتەوە تەهدیدەکە تەقێنێتەوە یعنی ئەزانی چۆنە تۆ حەیرەت ئەەکەی لەم هەماهەنگیە کە ئەم مردمیانە چەنی و ئەحمەق زانیگیانە مرۆ ئەیوە کاورای پازدار هاتکە مامۆسا بووە کوشتێ وتی کاورای پازدار هات لە پیاوە بۆخشی کات مستەفا بووە و لەعلی لە پیاوە بەڵێ فەرموو پازار بەناڵەوە وتمان
شەوی چواردەی مانگ هێزەکانیان کۆ کردوێ بۆ ڕزگاری هەڵەبجە هەر هەمان شەو هەڵەبجە گیرا هەموو هێزەکانی عێراق یا خۆیان بەدەستەوەیە یان هەڵهاتن ڕاستیەکەی ئێمە ئەڵێ ڕاستیەکەی ئێمە چاوەڕێشمان ناکرەوە نەزوو بگیرێ کاکە بێسە ئەگەر ئەم هێزی عێراقیە هەڵهاتگن ئەی کێ شەڕی کرد 8 ساڵتەکە ئێرانە بزانە کابرا هەڵەگەڕێت و ئێژێ سەر لەشکرەکەی سەدام حوسێن خۆیدا بەدەسۆ ئەوەڵەن لە ناوی ئەرتەشا سەر لەشکر بە تەنهایی ناتوانێت هەر دەستورێک بدا بە ژێردەسی خۆی ئەمە یەک دوو سەدام حوسێن ئەگەر ئەوەنە ئەحمەقە و ئەرتەشەکەی واسە دەی سەدام حوسێن کەسێکە کاوە سەر لەشکر و ئەم خاکی ئەدا بەدەسۆ و لەشکرێکی 12,000 نەفەری ئەدا بەدەسۆ دەی خۆ عێراقێک خۆ بەردەسەر بەرد ناوێسیت کەواتە ما بەقی لەشکرەکان ژە بکاراکەن بوو ما بەقی ئەم لەشکرانەم کارە ناکەن چوون کاورا جورئەتی نییە کاری وا بکە سەدام حوسێن بە تایفەوە لە بینی ئەوات بە تایفەوە لە بینی ئەوات بوو سەدام حوسێنم کاورا لە بین ناوان لەبەر ئەوەی ڕێکەوتگن قرارە ئەم بازیە واوێتە ئەم کاورا مقاومەت نەکا بەناوم کاورا ئەسیرکەن تێگە ڕێکەوتکەن ئەمە گشتی ڕێکەوتنە ئەمە ڕێکەوتن بوو بەڵێ ئەمە ڕێکەوتن بوو بۆ جوب کە من سەر لەشکرێکی ئەرتەشەکەم خۆی با بەدەسەوە دێ ئەمە توێژیتی ئەرتەش بۆ من ئیدارە ناکرێ هەرکە لەو لاوەتی خۆی داوە دەستەوە منیش چەکەم پێ ناکرێ تەوەجۆکە گیان بەڵێ کاک پێمان ئەڵێ ڕاستیەکەی ئێمە چاوەڕێ نەبووین وا بە ئاسانی هێزەکانی عێراق هەرس بێنێ و هەڵەبجەش بگیرێ ینی چاوەڕێ ئەوە نەبوون ئەی بۆ بە لەعل هاتن و ئەم کورسیکلت هاتن ئەی بۆ 2000 تانکتان نەهاورد ئەی بۆ 50 تانکتان نەهاورد یعنی چی چاوەڕوانمان ناکرد چاوەڕوان نەبوون لە بەرنامەکان بێزە ئەزانی بۆ ئەم قسە ئەکا تۆ نەوێت تۆ پرسیار بێت بێژی دیچوو چۆن بەم ئاسانی هاتیتە ژوورە و پرسیارانە ئێستا ئێمە کردمان چاوەڕمانمان نێ بۆ خۆشم تەعەجوب بوو بگیانتان خۆش نەمەزانی نا نەو شیروان مستەفا ئەوە ئێستا ئێمەم قسانمانە کرد تۆ دوایە هەڵگەڕیایتە وتە چی وتی وەڵا خۆشم باوەڕم نەکرد کەس باوەڕ ناکات نەو شیروان مستەفازانی بۆ 8 ساڵ لە شەڕی ئێران و عێراق تێپەڕیدە دەسەڵاتە قودرەتە عێراق و ئەرتەشە عێراق دیارە و ئەرتەشە عێراق هەر ئەوگەسە ئەو شەڕەی کردگە تەکە ئێرانە ئێران بە نەفەر بەرە عێراقی گرت بە نەفەر تەوەجۆ بکە تەجهیزاتیشی ئامریکایی بوو شەڕیش کرد و عێراق شەڕ خازی کرد پس ئەمە تۆ لەگرا خەریکی توڕەهات ئێژی لەبەرەوەی بیخونجنی نەوێت تۆ سوعال بۆ ئێمە هەرێ بۆ ئەوەنە بە ئاسانی هەڵەبجێکیە کە ئێمە فکر نەکەینەوە ئەمە معاملە بووگە معاملە بووگە هەوێنە معاملەکە کە ئێژێ دەستکەوتی سیاسی ئەمەسە کە خەڵکی بکوژرێ و خەڵکی ئاوارە ئەڵێ بەڵکو ئێمە بەتەمای چی بووین بەتەما بووین ناوچەکە بێتە شەڕگایەکی فراوانی گەورەی نێوان هێزەکانی کورد و عێراق و نێوان هێزەکانی ئێران و عێراق ئێستا لەگرا خۆی جگێ کردو لە ئێران یعنی ئێمە هێزە مستەقلین بۆ ئێوە دەرکەوت لەسەرەوە ئەمانە نوکرە قەرارگای ڕەمەزان و گن و قەرارگای ڕەمەزان دابەشی کردن ناوێ خۆی کردو هێزێ ئێرانی کردو هێزێ ئەوانیشی کردو هێزێ چاوەڕوانشی قورس بووین یعنی چیت کردەی تەمامە خەڵکە هەڵەبجە ئاگادار کردو خەڵکی نەموسەلەحون لە بەرەو مقاومەتیان کرد ئێمە شەڕیان تەکاکەین ئێوەش لە پشتۆلیان دەن درۆەکەین یەک نەفەر تا ئێستا نەیوت کە تەنزیمێکی یەکێتی و پارتی هاتکە بە ئێمە وت کێسی خۆتان ئامادەکەن مسلحکەن ئێمە خەریکین ئەین لە ئەرتەشە عێراقی شەڕێکی قورس دەست پێکا ئێوەش لە ناوی شار و هێزمان بۆ بێرن بنکەکانی شار بگرن شار ئازادکەن تا ئێمە بێنە ناو ئەوە بەدڵنیای پێتەڵێ من خۆمێشێ بووم لەوانەیە کە تۆ پەلە مەکەم مەگەر ساڵە 91 نیان ئەو زم ناکۆ زەماوەن کە زم ناکۆ مەگە نایەنەوت یعنی خەڵکی شار بێنە دەرەوە پەلامارە ئەم لە سوورەکە بن مەگە مەزوریانەوە نەبوو ئەی ئەو پەیامیان نەهەنارگە زم ناکۆ زەماوە نەکەین چۆن نەهەنارگە بۆ خەڵکی هەڵەبجە تۆ منزورە من ئەفهمی کاکە کامەرە بەڵێ تێگەم لێت من لە منزوری جەناب تێگەم یعنی ئیستا هەر کەسێ بێت بڵێ ئەوان بە خەڵکیان وتووە من هەردوو چاوی دەرێنم
کاک مەگەر نایژێ شاری هەڵەبجە ئازادەکەی چۆن هەلەمەکە چۆن ساڵی 91 پێویستیان هەبوو خەڵکی سلێمانی ڕاپەڕێ ئەیان و زم ناکۆ زەماوەنە ئیستەمەگەرەکە هەڵەبجە ئازادکەن یەکێک لە کارەکان ئەمتە دام و دەستگای حکوومەتی لە هەڵەبجە بگیری وانە پشتە جبهە بشکێت وانە دەیمەشیان و تا زم ناکۆ زەماوەن ئەەکەین وتیان پەسەمە ئازادکردن نییە معامڵەس و ئەمان تەپەدەنە سەر هەڵەبجە بێحج مەخاوەتی هەنێ فشە و هەنێ دوو سێدانە فیشەکە تەقێن و حتا 8 نەفەر بەنە کوشت و 2 تانک بسووتێن و ئەمە جدیە شەڕەکە ئەمە شەڕەکە خەیلی جدیە لێرایەتە سەرەوەی کە شەڕەکەەوە هەڵەبجە بە ئاسانی گیرا و بوو بە شەڕی هێزەکانی کورد و عێراق و نێوان هێزەکانی ئێران و عێراقواناڵێ بەوەش عێراق ناچارە بێ هێزەکانی هێرشی ئەنفالی یەک سووک بکات یعنی چی هێرشی ئەنفالی سووک بکات ئەلەویا یعنی خۆشی ناتانێت چی ئەڵێت ئەلەویا ئەڵێ ناوچەکە ببێتە شەرگایەکی فراوانی گەورەی نێوان هێزەکانی کورد و عێراق دوای نێوان هێزەکانی ئێران و عێراق بەوە یعنی بیریانەوە کردەوە کە ئەم شەڕە بگەنە ناو هەڵەبجە و توول بچێشێ هێزەکانی عێراق ناچارە بێ هێرشی کاتێکە هێزەکانی عێراق لەو کاتا لە کاتی ئەنفالا بوو هێرشی ئەنفالی یەک سووک بکات یعنی تۆزێکەمی بکاتەوە بەڵام سەرکردایەتی تۆ بێسە براکەم بێسە براکەم آخر ئەم کاورای کڵاو بەردارە درۆزنە ئەمە هەرگەرەکێ بێژێ ئێمە هەدەفمان چی بوو هەڵەبجە بگرین ئەو ئەگە و شەڕێکی گەورە و عێراق مەجبورە و لەشکەرمان بۆ بێرێ تا ئەنفال نەکە ئەوڵەن ئەنفالکردن پێویستی بە لەشکەر نیە تی هەڵدریات بە 100 نەفەر مسلح ئەکریا ئەمە یەک بە یەگانێکی نظامی 4 دانە تانک بۆ لادیەکان ئەکریا ئەمە یەک دەدانە پاسی گەرەک بوو دەدانە پاسی گەرەک بوو 2 دانە شۆڤڵی گەرەک بوو هەچێکی تری نەگەرەک بوو ئەمە شەڕە ئەرتەش نەبوو یەکدانە لەشکرە گەورەی بوو بووە ئەم خەڵکە چۆڵکە خەڵکی لادیی فەقیر حاڵی ترسیاک ئەڕووین پەلاماریانەدا کۆیانەکردن و خڕیانەکردیان کردن نای کۆسەرێک ویان کوشتن ئەمە خەریکە ئەی خونجنێ یعنی بۆچی یەکێتر لە زەرورەتەکانی ئەوەی کە هەڵەبجە ئازادکەین ئەمە نەبوو سەرگەڵ و لە خەتەرا بوو ئەمە نەبوو ئێمە داوانمان کرد لە دەوڵەتە ئێرانی جەبهەیەکی ترمان بۆ بکاتەوە وتمانەوێت و شەڕێکی قرس و ئێمە گشتمان ئەوین و خولە پیزە و ئەی لە یەکتری و دەوڵەتە عێراق فشاری بوتیت و لە هەڵەبجە بەغا ڕۆخێنی تۆ سەیرە ئەم کاورا بکات تۆ سەیرە ئەمە بکات ئێمە قەرارە بڕۆین هەڵەبجە دێ هەڵەبجە ئازاد کرد ئیتر نە ئەتوانی بەرگیری بکەین نە ئەتوانی ڕایگری نە ئەڕۆیتە پێشەوە بەرەو کەرکووک نە ئەڕۆی بەرەو بەغا ئاخە بۆ فشەی ئەلەکی ئەەکەیت لەگرا درۆ دیسانەوە کاتە ناو زەهنە تۆ کە بێژێ ئێمە تەوجیهێکی ترمان ئەوە بوو کە هەڵەبجە ئەگرین بەر بە ئەنفال بگرین لەگە ئاتفەی خەڵکە کورد دەرگیر بکە تخوا کوڕەخاسە و گرین ئافرم و بەرێ قەڵاڕۆڵە گیان و تەوەجۆکەی لەم کڵاو بەردارە درۆزنە تەوەجۆکەی ئەمە هیچ کام لەمانەیان نەکردگەوە پلانەکە بوێنین هیچ جەلەسەیەکیان نییە ئەمانە حەچیشتە زەفتیان کردگە لە یەکتری کوا جەلەسەی سەرکردایەتی بەرەی کوردستانیان قسە ئەکەن چۆن حەملە بکەن و چۆن ئیتیجا بەرەو کوێ بێت و چۆن دەتەقسیمیکەن ئادەی ناوارەکان بەنەدەن کامل گشتی بەنەدەن بۆ نایدەنەدەن واقعا وایە کاک پەیمانجان تۆ قسەکەت زۆر جوانە لەسەرەوەی کە شیکەینەوە ئێمە بۆی خەڵک گوێی لێبێ کە بزانێت چکە خەڵک نازانێ ئەبێ خەڵک ئیسا محاسبەیان کە بڵێت تۆ کە هاتی هەڵەبجەت ئازاد کرد و بڕۆی ئازادمان کرد ڕزگارمان کرد و نەهێڵی عێراق وا بکە و بڕۆین تۆ پردی زەڵمی شتەقانەتەوە کە نەتوانێت بچیتە قەفەریش بچیتە ساحر پیش یعنی لەویا وەسانویان تماشاکە کاکەیان تماشاکە ئەسڵەن تۆ ئێشێ سوعالە گەورەخ لە خۆت بکەیت دەستکەوتە سیاسیە دەوڵەتە سیاسی نە نظامی دەستکەوتە سیاسیە دەوڵەتە ئێرانی لەگرتنە هەڵەبجە چییە کاکە خۆی ئێمە عەقڵمان هەست کێ بردێکی سیاسی ئێرانەکە لە حازە سیاسی و بردەکە ئێران ئەی باتەوە لە حازە سیاسی چی حەقانیەتە دەوڵەتە ئێران دەرەکەوێ دڕندەیە ڕژیمە سەدام دەرەکەوێ ئەگەر دڕندەیە ڕژیمە سەدام دەرەکەوێ سناریۆی هەڵەبجەست کە تۆ ئێژی سناریۆی هەنێ نووسریاگەوە ئیجراکە
ئەڵێ بەڵام سەرکردایەتی عێراق بە فەرمانی سەدام هەڵەبجەیان فەرامۆش کرد و هیچ هێزێکیان بۆ گرتنەوەی نەناست. ئەیدەی پۆپردەکەی زەڵمە بۆ تەقاندەوە هیچ فرامۆشیان کرد. بزانە دەوڵەتە ئێرانی ئێژێ من چوون جەزیرەی فاوم گرت. سوالەکەن بۆ جەزیرەی فاو گرت. ئێژێ جەزیرەی فاو سەدام حوسێن هاتوو لەسەر 100 متر ئەروەندڕوود پەلاماری ئێمەی داو شەتو العەرەب. ئێمە کە جەزیرەی فاومان گرت تەسەلوتی کاملمان گرتە سەر ئەروەندڕوود شەتو العەرەب. ئەمە یەک. دوو قەسر لە بەردەستمانە بوو گەرەکمان و بیگرین ارتباطی سەدام حوسێن لەگەڵ کەندا و فارسا قەتکەین کە سەدام حوسێن نەتوانێ بازرگانی بکە، نەتوانێت نەوت بەهەنێرێ. لە کناری ئەوە کوێیت کە متحیدێکی عێراق و پارەی پێدا هەموو چاڵە نەوتەکانی لە بەردەستمانە بووەمان توانین تهدیدی کەین بەد بە تۆپەکانمان. ئێستا تۆ ئەوێنیت جەزیرە فاو جێگەیەکی استراتیژیکە، بسیار استراتیژیکە. ئەسڵ کوردستان چه استراتیژیکی هێز بۆ ئێران بکرێت؟ چه استراتیژی یعنی چه پێگەیەکی استراتیژیکە کە دەوڵەتە عێراقی ژە سەدام حوسێن فرامۆشی کرد فرامۆشی کرد. ئەم حزب بەعث وەتەنیە ناسیۆنالیستە اشتراکیە عێراق الحەبیب شعب البطل العێراقی ئەم ئاغا فرامۆشی کرد. دێ ئەم نەترسیا سلێمانی بگرن، نەترسیا لە حەڵەبجۆ داخشێنە خوارەوە بەرەو گەرمیان و لە گەرمیان و یاڵڵا بەرەو کەرکووک. ئەم خەریکە نەترسیان نە ئەی چی بەری پێگرت و چی بەری بەو ترسە گرت و تۆ بە چقانەیە ئەوەنە قارەمان بوویت، بە چقانەیە ئەوەنە قارەمان بوویت، لە پاوەوە سوار بوویت، لە پێنجوێنەوە سوار بوویت، لەکوێ داوەزیت؟ لە سلێمانی لە حەڵەبجە داوەزیت. چی بەری پێت گرت لەو جادە بە ئیلتیجای سلێمانی نەڕۆی؟ چی بەری پێت گرت؟ بۆ نەڕۆی بۆ سلێمانی؟ معلومێ هێزەکەم و معلوم کەوتیتە تدارکاتە خەڵکی بپارێزی و خەڵکی ئیدارەکەی نەوەڵا، سەنگەرە بە دەورە شار دروست کرد نەوەڵا، چەکە زدە هەوایی دانیا نەوەڵا، چەکە زدە هەوایی موشەکە زدە هەواپەیما و دانیا نەوەڵا، دەوڵەتی ئێرانی دانیا نەوەڵا. دەی تۆ بۆ نەڕوویتە بەرەوە؟ وەڵا سەدام حوسێن هەڵەبجەی فرامۆش کرد. دێمەگە تۆ نەو گەرەک و سەدام حوسێن فرامۆشی کرد لا مەسەد تۆ گەرەک تو بڕۆیتە ئەوێ حکوومەت دانێت و شەوکەتە حاجی مشیر بکەیتە قایم مەقام و هەی خۆشی لە خۆتان و هەڵخەیت و باریکەڵا سەدام حوسێنیش فرامۆشی کرد. نەیکرد. دەی باشە تۆ چۆن ئیستا بیرە لەوە نەکردو سەدام حوسێن قەتڵگا بخاتەوە؟ تەوەجۆکەی سوال تۆ بۆ پردە زەڵم ئەتەقێنیت و بۆ پردە زەڵم ئەتەقێنیت و بۆ خەڵک دەرنەچێت چکە پردی زەڵم منفەسی هەڵەبجە کا کامەران ئێستا خۆی ئێژێتی سەدام حوسێن هەڵەبجەی فەرامۆش کرد، پردە زەڵمەوە بۆ تەقاندو دەی فەرامۆشی کردتر تۆ نە سەدام لە سلێمانی و تۆپ ئەگرێتە منتەقەی هەڵەبجە نایگری، چەکە قورس بەکار نهێنێ، هێزی جوڵە پێ نادا، عینە خیاڵیشی نییە، ئنگار کە ئنگار تۆ لە پردەکەی زەڵم بێتە ئەم دێوە موعاهیدەکەت باتڵ کردگە، گەشتتان کتان واپێ شرەقەتان واپێ یەک نەفەرتان نەمردگە پازدارە ئێرانیش 500 نەفەری نەمردگە بە شینیایی کڵاو بەردار فقط مردمەکەم بردگە بەس خەڵکی سبیل بەس خەڵکی بێتاوان. ئەڵێ کە بۆ گرتنەوەی هەڵەبجە هیچ هێزێکی نەنارد، ئەڵێ لە باتی ناردنی هێز وەکو لیوان ڕکن وەفیق سامەڕایی ئەڵێت، یعنی ئەمە وەفیق سامەڕاییشی کردو بە شاید لە باسەکەی خۆیان، لیوان ڕکن وەفیق سامەڕایی لە لاپەڕە 104 کتێبەکەیە باسیەکە، ئەڵێ حطام البواب الشرقیە، کتێبەکەی ناوی حطام البواب الشرقیە ئەوەی وەفیق سامەڕایی نووسیوێتی، ئەمە زۆر گرنگە کاکوێمان، نووسیوێتی ڕۆژی 16 50 فڕۆکەی هێرشی زەمینی کە هەر یەکەیە 4 بۆمبای 500 کیلۆگرامی کیمیاییان هەڵگرت بوو، هەڵەبجەیان بۆمباباران کرد، بەو پێیە 200 تۆن گازی ژەهراویان بەسەر هەڵەبجا باران. تۆ پەلەمەکە ڕەفیق سامەڕایی کێ بوو؟ وەفیق سامەڕایی لیوا بوو، وەفیق سامەڕایی زابطی استخباراتی عێراقی بوو. ئەو وەفیق سامەڕایە دوایی بوو بە معارەزە لەگەڵ معارەزە عێراقیە بوو. ئۆکێ ئێستا ئەم
ڕەفیق سامەڕایی وتی کەچی ئەرتەشە عێراق چلدانە هەواپەیمای هەبوو هات بۆمبای شیمیایی خست ئەرتەشە عێراق بەجێ ئەوەی کە 50 کیلۆ بۆمبای شیمیایی بخات تۆ نە دفاع هەوایی توابێ نە ئەتوانی هەواپەیماکانی بخەیت بۆچی سەدام حسێنیش خۆی بکاوە جنایەتکار بۆ سەدام حسین بەڕاحەتی ئەتوانێ بە بۆمبی خوشەیی هەر بەو چن هەواپەیما کە تۆ ئیژیتی لە حەڵەبجە بیکێڵێت حتا نەوسوو بە بۆمب خوشەیی بۆ شیمیایی بابزانی ئژی چەکە شیمیا و باوکەکە خەتەرناکی خەتەرناکە وەلی ئەوان دیت ماسکیان بوو خەتەرناکن ماسکیان بووە خەتەرناکن چەرکە ئێستا گەرە کێسی بە هاوردنی ئەم فەکتە چی بێژێت وڵا سەدام حسین بیری کردووە ئینتقام بگرێ لە خەڵکە هەڵەبجە ئەی بۆ لە تۆ نایگرێ بۆیشێ لە خەڵکی هەڵەبجە بگرێ خۆ خەڵکی هەڵەبجە سوێنی نەخواردووە سەری کاکە سەدامە دژمن تۆی نە خەڵکە هەڵەبجە ئوسوولەن دەرسە تاریخ ئێژێ ئەکسەریەتە مردم فقط عکسەکان ئەگۆڕ ژنەکانە ئەڵمانی لە جەنگ جیهانی دووەمە سوحیا لە باوەشە سەربازان ئەڵمانی بوون شەویا لە باوەشی سەربازانی ئەرتەشە سوور بوو بۆ مردم هیچ فەرقێکی نەیە کرد عکسی سەیدە ڕەئیسیان لا ئەورد عکسی خومینیان لا هەریە ئەوە نی عکسی سەیدە ڕەئیسیان لا برگە مەسعود بارزانی و مەڵا مستەفا و جەلال تاڵەبانی و تۆیان دانیاگە چ فەرقێکی هیچ فەرقێکی نەکردگە سەدام حسین بۆچی ئێشە ئینتقام کێشێت لەم مردم چییە هەر بە کوچە و کۆڵانە دژمنایەتی قەبیلەیە ئەخر کاورای کاول ئێوە حکوومەت و کەشوەرداریتان کردگەسە ئیدارەکردنت لادێک ئەویش لادەیەکی دواکەوتوو بە قوێخایەکی ئەحمەقۆ ئێوە و داژێژن سیاست بنی قۆڵە قڕ وەسەر کە تۆ سیاست مەداریوکی کڵاو بەردا ڕازەکەی ئەو مردمە فرە داڕنیاگە جنایەتکارێ وەکو تۆ دەرچوو بووە کاکەنەوە ڕازەکەی جنایەتکار ڕازەکەی جێگەی شابازان کۆرگۆرە وازان ڕازەکەی ژێ لە جێگەیە کامابووانە و کڵشێر دڵخاسن بەگە ئەقوێنێ تۆ مردگی نەو شیروان مستەفا ڕەفیقەکانە ماگن ئەوانەی وافرە تو ئەپەرسن ماگن کامیان فرە شەرافەتی هەست پیاگە مەردە تۆزی وجودە مەردانەی واتیا کردنیەتیانە ئێوە گشتانەشێ سوورا و سپیا وکەن ئەی بە و قسانە بکە ئینسان بێت لەگەڵ ئێمە دیبەی تێدا بنێت لە پەیجە خۆمانە پڕوا لە پەیجە خۆیان دابنێت و ئێمە بڕۆین لەوێ هەروە کە ماهیەس درۆزنانەی چەپەڵە جنایەتکارانەی تۆ دەرەخین لەوێ هەم هەنە تۆ دەرخین هەم هەنە ئەوان دەرخین نەوشی واسەفا چی بکەم لەسەر دەسەڵاتم ئێمە دێر لەدایک بووین مەجالە تۆ دێر هات وەلی کوڕەکانە هەن وەلی کوڕەکانە جەلال وەلی مەسعودە بارزانی ماگە وەلی دەمچەرمگەکانم مەعاشخوەرتان ماگن دەیتخوا تۆ خجاڵت ناکێشی ئێوە خجاڵت ناکێشن ئەم گشتە چڵکاو خۆرەوا لە بەردەمتانە جۆرئەتتان نییە یەکێ لەم چڵکاو خۆرانتانە جواوە ئێمە باتوە کەڵەگاوە خوێگەکەن دەبینێن لە خواتان ئەگەر کەڵەگاوە خوێگەکەن ناتوانن کاک پەیمان ناتوانن من لێرەوە پیانەڵێم لێرەوە ئەوەی کە جووی لە منە پیانەڵێم با دانیشتن کتێبەکەی نێوشان سەفا بێنن بچنە سەر لاپڕەسە و 46 دێڕی لەگەڵ منە بخوێننەوە لەگەڵما یەک حرفی نقصان نییە قسانی نەوشوان سەفا یەک حرف بە حرفی قسەی ئەم پیاوە خۆیەتی ئێمە باسیەکەین ئێمە ناتوین تحلیلی شتێک بکەین لەسەر نەوشوان سەفا شخصەتی نەوشوان سەفا بمانەوێت تەشهیری پێ بکەین یا قسەی پێ بڵێن یان ژنەی پێ بڵێن ئێمە باسی کتێبەکەی خۆیەکەین لێرە درۆی زیاتر هەیە کاک پەیمانجان لێرە درۆکە ئەمەنە ناشرینە پیا و تەریفە بێت ئەوە گەشتینەوەی کە هەڵەبجە بە قسەی وەفیق سامەڕایی 200 تەن غازی ژەهراویان بەسەرا کردووە 200 تەن غازی ژەهراوی کاک کامەران لەگرایەک دێخەوی گرە کاک ئومید ڕۆسم هەر خەریکە شتێک گەنووسێ کاکە ئومید گرت سندنە کورسیە لە پارکێکا لە ئیلینگ برادوەی ئینگلیسا هیچ کارێکی سەخت نییە برای براکەم ئێمەی مردمە کورد ملەتێکی داڕنیاگی بەختین و ئەزانینە بڕۆین لە کڕۆسوچێکی وڵاتێکی ئوروپاییە ناوێت لە خۆمان دابنین زۆر مهمە کاکە گیان تۆ پوڵ بە لەگرا حەچی کارە بۆ دەکەن
گەرەکتە بەم هەیکەلە تۆ دروستکەن بێ تا من $100,000 بم بە شەهرداری ئیدلینگ هەیکەڵە جەنابەت دروست کات دای بنێ بێژە کاک ئومید ڕۆسن فرە پیای قاسێکە و کارێکی نییە کاکەیان تیکە زەمینێکەوە ئەیسێنیت و مەیل و خوەتەوە مجەسەمەی تیادا ئەنا کاک پەیمان ببەخشە کاگومێتەوە کاگومێت پورزای بنە ئەوە باسی ئەزانم کاگومێت هەر خەریکە ئێژە کورسیان بەناو کردگە کاکە کورتی بەناوکردن وشتی مهمێک نییە جێگاکەی کە ناوی خۆی و خێزانەکەشان نووسیوە داناوە دوو کورسیان بۆ داناوە لە پارچەکان نازانێتەوە پاکەگوێ کاکە ئاخر چاوەکەی چاوم برای براکەم عەزیزەکەم بۆ دایانیاگە قارەمانە فعالە شەڕە نێلسۆن ماندێلاوگە مەهاتما گاندی وگە ئەمانەی وا خۆیان زلیان کرد چ کارەوگە نەوشیروان مسەفا دەیخۆ کارێکی نییە لە پارکێکی تێ هەڵدریاگی شارێکی وەکو لەندەنە لە مەحەلەیە وەکو ئیلینگ برادوەیە تۆ بەڕاحەتی ڕۆیتە شارداریەکەی ئێژی ئەوە 200,000 ئەوە 50,000 ناوی من بنووسی بە قەی کورسیەکە و چەندێگەکە ئێژی ئەوە لە پوڵەکە دنیای سەرمایەداریە کاکە حەجیشتا ئەسێنە چوزانم پارەکەی چەنە کاکە ئومید ڕۆ پرسە لە شارداری ئیلینگ کارێکی نییە کاکە خۆ پرسیار ئینسان ناکوژێ بڕۆ بپرسە لە کانسەڵە ئیلینگ بێژە من گەرەکمە بە ناوی خێزانم و عاشق خێزانمم بە ناوی خێزانم و کورسیە لەم پارکەدانی بڕۆ بزانە چنێکە دێسێنن ئاڵتا ناواوی بەڵێ کاک پەیمانجان ئەڵێ لە سەرەتادا هێزی ئێرانیەکان جگە لە چەند ئەفسەرێکی پەیوەندی بەشداری گرتنی شاری هەڵەبجە نەبوون بابەگیان ئەم شاری هەڵەبجە چی واتیا کە بیگرن کەڵانتەری واتیا شۆرتەی واتیا ئەمنی واتیا ئاخر چۆن گرتتان قەپتان پیا کرد چۆن گرتتان هاتنە ناو شاری تر خۆ فیشەکێکتان نەتەقان نەیشتان وت زەم ناکۆس و حەزەماوە دەکەین نەوت حەوتیمان زەماوە لێرە کاک پەیمان مەبەستی ئەوەیە کە ئەمان هێز و ئەرتشی ئێرانیان لەگەڵان نەبووە کاکو یعنی ئەڵێ هیچ هێزەکانی ئێرانمان لەگەڵان نەبوو بێجگە لە چەند ئەفسەرێکی پەیوەندی بەشداری گرتنی شاری هەڵەبجە نەبوو تەنانەت جادەی تەوێڵە نەوسودیشیان داخست بوو نانەهێش هاتوچۆی پیا بکرێ دوای بۆمبابارانی کیمیاوی ئێمە خۆمان داوامان لە ئێران کرد کە ڕێگای نەوسود بکەنەوە یعنی ئەمان ئەوەنە مهم بوون داوایان کردو ئێران نەوسود بکاتەوە باڵێ داخست بوو ئێران داخست بوو بۆچی بیکاتۆ کاکەنەوە بۆ خاترەوەی کاروانەکانە تیۆتاکانی ئێوە وا خەڵکی جێبەجێ ئەکرد خەڵکەکە بگەینێتە سەر سنوور خەڵکەکە بە ناو جادەی شۆسا هاتن تۆ کردۆ لەبەرەوەی خەڵکەکە بەسەرمانەعەکانە نەپەڕێ خوا هەڵی ناگرێت دەی جادەکان بەچی داخستن دێ خەڵکەکە خۆ بە شاخی شنووریەوە بەو شاخ و داخەوە خۆی گەیاندە و منتەقە دێخۆەوە شاهیدانە ئێمە ئێژن ئەم درۆ گەورە بۆ ئەەکەی حەچێکە نەکرەوە ساڵە و لەو جێگە و نەوسو کوێ تەوێڵە و نەوسو جادەی تەوێڵە نەوسو ئەخبابیان کاکە گیان تۆ بێسە عزیزم چاوەکەم ملت 50,000 نەفر مردم ها بەو ڕێگا بەو شاخ و داخە ئێمە جادەکەمان کردو بۆچی بۆ خاترەوەی زیلەکانی ئێوە وا خەڵکی تێرێ بڕوا دەیدرۆەکەی دە یەک نەفر شاهدی نەدا هێزی پێشمەرگەی تۆ بەشدار گەرەکتە چی بۆ خۆت بسێنی تۆ یعنی تۆ بەرەی کوردستانی شتە خاسێک و بەری وا کرد بە دەوڵەتە ئێران ئەمانە بگرێ قەتڵ عامیان نەکا دەی دەوڵەتە ئێران چووگە دەستکەوتە نظامی و سیاسی وە دەستپێنێ ئیستا چۆن لەسەر شینیا بارانەکەی هەڵب ئێرانیش خەڵکە هەڵەبجەداتە بەرە ڕێکبار چۆن تا دەوڵەتە عێراقی بیکا بە ئەزانی چێن هاوردنی ئەمە گەرەکێ تۆ بخەڵەتێنێ بێژە ئێمە کارێکیشمان بۆ مردمە کرد کارێکیشمان بۆ مردمە کرد دەوڵەتە ئێران دای خست ڕێگەکە ئێمە داوامان لێ کردی کاتۆ چی کرد ڕیشێن یاگرە و فیۆڵەن یاگرە و داو لە بیلە ئەسڵحە چی کرد کە مەجبورە کرد قسەی خۆشێ بۆیان کرد چیت کرد تۆ چ تەشخیصێکدا کە ئەوان نەیاندا تۆ بزانە هیچ فەرماندەی سپایەک تا دەستوری گەورەتری بۆ نێت و دەستورە بیت ڕەهبەری بۆ نێت ناتوانێت ئیجازە با 50,000 نەفر وڵات ناتوانێت ئیجازە با نێرە حەدە ئەوەی کە ئەو بڕیارە بدات ستادە بۆخان یەکسەرە تەشکیلەوە بڕیارە دەن پس ئەم بڕیارە لەسەر و دریاگە لە پێش وزانی گیانە ئەم خەڵکە تێت و ئیجازەیانداگەم خەڵکە بێتە ناو حاڵیت بوو نەوشی مامەسەفا ئەگەر تۆ فکرەکەی حکوومەتداری کەناراوە
ئێمە فکر ناکەین حکوومەتداری سەراوە، ئێمە فکرەکەین حکوومەتداری پیشی دەست و دەستوری هەست و قانونی هەست و بروکراسی هەست و ئاوا ئەچێتە ڕێوەکە ئیکەن سلسلەی هەسوار کەسی ناتوانێت هەر کارێ بۆ خۆی بکە. بەڵێ کاک پەیمانجان ئەوڵێ ئەڵێ کە داوامان کردو حدودە بکرێتەوە دوای بۆ بابارانی شیمایەکە ئێمە داوامان کردو کە ڕێگاین و ئەڵێ بۆ لەبەرەوەی بگەنە فرێ خەڵکی هەڵەبجە ئەو سا ئێران هێزێکی گەورەی ناردە هەڵەبجە و کەوتە گوازنەوەی دانیشتوانی ناوچەکە بە فەرمانی بە شاهدی فرامۆش کرا. کاکە بە شاهدی ئێوە تا ئیستا هەر کەسات قسەی کرد نەیوتمن ئەوەڵەن ئێژێ معزەرەتم هەز ئێژێ دوای فڵانە چت و قوچان دوای فڵانە چت و قوچان ئەوەڵەن بۆم بە شیمیایی گازێکە کوا لە ناوی هەوا و خەڵکی هەناسە ئەکێشی هەرکە لە هەڵەوجە بووگە مردگە هەرکە لە هەڵەوجە بووگە مردگە هەرکە دەرچووگە بەو شاخودا خابووگە یاک نەفەر گزارش نادا هێزە ئەرتەشە ئێرانی لەشکرێکی قوڵاتێکی گەورە چووگە خەڵک تو ئەم پاکانە بۆ دەوڵەتە ئێران بوو ئەەکەی یەک نەفەر گزاریشی نەدا کە دەوڵەتە ئێران بە شێوەی سیستەماتیک زیلی خاڵی ئەرتەشی هاوردوێ خەڵکی تێبخە زیلی خاڵ سیستەماتیک نەدانێ پازدار خۆی بێسێ بە پیکابەکەی خۆی 4 نەفەر بووە نه دەستوری بۆ هاتووێ ئیستا 100 دانە زیلی ئەرتەشی بهەنێرن خەڵک بخەنە ناوی تا خەڵک دەرباسکەن درۆەکەی لە ڤیددیۆکانە هەیە کاک پەیمانجان لە ڤیددیۆکانە هەیەکەم ئەوەی کە تۆ ئەڵێ مەسەن کابرا پازدار بەزەی بە خەڵکەکات و پیاوێکی پیرە ژنێکی پیرە یانخەنە ناو سارەکانی خۆیان و یانمەند بەرەو تەوێڵە ئەوە هەیە بەڵام ئەمریکا ئەم باسێکە حدود کراوەتەوە و بێن بەدەم هەڵەبجە و خەڵکەکەی بگوازنەوە بوو جەناب فەرموو خەڵکی هەڵەبجە لەو کاتا گەشت بوونە سازان و هاوار و پەروینی و دەرەتوێ و ئەو بەری ئاوەکەش سوالە مەسە کاکە کامەران کاکنەوشیوان مستەفا بۆچی درۆ ئەکا دێ ئەم درۆ ئاشکارە بوو ئەکا بۆ گەرە کەسی بێژێت تماشاکە خەڵکی هەڵەبجەمە خۆمان شارمان گرتها کیمیایەکە لێدریا دەستی بێدەسەڵاتمانەوەی تر ئەرتشی ئێران بۆ ڕزگارکردنی مابەقەیە ئێوە هات درۆزن کڵاو بەردار دەوڵەتە ئێران توی هاورگە تا دەواازەی هەڵەبجە حەج مقاومەتێ نەکردیاگەوتە و کەسی بابا بڕۆ ناوی شار بۆ لەبەرەوەی نێڵی خەڵکەکە دەرچی تۆ بڕۆیتە ناوی شار نێڵی خەڵکەکە دەرچی خەڵک فکر نەکایسە بوو گەسۆ پادگانە نظامی و باوکە ڕۆ ئەوێتە شەڕە تۆپ و لەگراو نە بابا خۆ ئەم مردمە ئەقڵی هەست هێز نظامی کاڕواتە ناوی شار هێز نظامی وڵاتێکی تر ئەم وڵاتە پەرپەرچی ئێشێ بوێتەوە دەرنەتیجە یا ئێشێ ئەو ئەگەر دەوڵەتە ئێران بەربگرێبەوەی کە خەڵکە سڤیل لە شارە هەڵەبجە بێتە دەرەوە دەوڵەتە ئێران جنایەتکارە چون خەڵکە سڤیل خۆ گوناحێکی نەکردە تۆ ئەگەر گەرە کتوێ بژی ئەمانە چون عێراقین بابەیان ئەرتەشە متتەفەقین وەختی چووە ناوی ئاڵمان تەواوی خەڵکی ئاڵمانی نەگرت خۆ بێژێ ئێوە دەمتاندا بە هیتلەر ئێوە هێستاندا بە هیتلەر ئێوە گشتتان نازین کرد ئێوە شەرتان کرد بە دنیا ئێوە شەرتان فرۆشت بە دنیا نەخێرم کاری نەکرد کاکیجان آخر تماشاکە لەگرا تۆ کڵاو بەرداری ئینسانێ دەرحەق مردنێکە ئەوێنی جنایەتکارێ وا مردووە لە دەسە قانونمان دەرچوو حیف ئەو ئینسانە بە سوورەتە نەمادین ئێشێ محاکمە بکرێت و ئێشێ بە سزاغ بدرێت و ئیعدامە نەمادین بکرێ و ئینسانە تەوەجۆ ئەم ئینسان دروستنەوە بە ئاشکارای عەڵەم خەریکە درۆ ئەدات با بزانی کورد ئێشێ یەک بار بۆ تاریخ شتێ بکا بە دەستور ئەو جنایەتکارێشی وا مردگە ئێشێ لە سێدارە بدرێت تا بفەهمێت لە مەرگیشا دەرناچێت ئەم درۆ گەورە لەگرا بۆ تۆیژیت ئەرتشە ئێرانی تۆ براکەم لە دادگایەکی ئەگرا یەک درۆ لێکەوێت تەواوی قسەکانە دروست یەک درۆت تەواوی قسەکانە دروست تۆ ئێژی ئەرتشە ئێران هاتکە خەڵک ڕزگارکە یعنی لە شیمیا مشخصەن ئێژیی دوای شیمیایەکە هاتکە خەڵک دەرباسکە لە شیمیایەکە کووە گزارشێک کە خەڵکی بێژێ 100 زیلە عسکەریە ئێرانی هاتوو بە تەشیزاتە پزیشکی بە دەرمانە پزیشکی بە دەرزیە زەدە شیمیایی خۆی بگەێنێتە شارە هەڵبجە خەڵکی سوارکە دەی سێرکەم دوو ئەم درۆ چەکە شیمیایی دریاگە لە هەڵبجە ئەوەی تیای و گەمبەردەکە بەڵێ مەگەر ئەو قافلەیەکە هاتوون مەیتەکانیان باکرد بێ بردوێتیان لە نەوسو ناشرێتیان نازانم ینی ئەوە واگەێنێ لێرە ئەڵێ
بۆ کەوتنە گوێزانەوەی دانیشتوانی ناوچەکان بە فەرمانی سەدام هەڵەبجە فرامۆش کرا و عملیاتی ئەنفالیەک بۆ گرتنی بارەگاکانی سەرکردایەتی توند و تیشتر درێژەی پێدرا یعنی باشە تۆ پەلەمەکە کاکە دەژێ بە فەرمانی سەدام حوسێن هەڵەبجە فرامۆش کرد سوالە گەورە ئەمە نییە سەدام حوسێن هەڵەبجەی فرامۆش کرد سوالە گەورە ئەمەسە چی بەری بە دەوڵەتە ئێرانی گرت بەغا نەگرێ نەڕواتە کەربەلا چی بەری پێ کرد بابەگیان سەدام حوسێن هەڵەبجەی فرامۆش کرد هێشێ دەوڵەتی ئێران ئیستەخەریکە هەڵەبجەی کون کردگە بەرەو گەرمیان و سامەڕا بڕوا ناتوانێت ئەتوانێت بڕات دەربەنی خان و خەڵکی خانەقەی شیعەس هەروە کە لە جێشە بەدرا بووکن مەسەلەن فکرکەین کە ئەمانە بڕێکیان هاوکاری دەوڵەتە ئێرانەکەن فکرکەین تۆ هەڵەبجە گرکە گەرمیان وا لە ژێری ئەنفالە خەڵک تا ئەبرات و ڕستە دەوڵەتە عێراقی تا ئەبرات و ڕست تۆ بە فەرزانەی کە هەڵەبجە بگری ئێشێ بەردەوام بی وەکو دەوڵەتە ئێران تا فەتح بەغا بڕۆی تا پشت دەواازەکانە بەغا بڕۆی عێراق باوەشی بۆت کرد عێراق بابگیان سەدام حوسێن هەڵەبجەی فرامۆش کرد ئەی چی باعث بوو ئێران گەرمیان فرامۆشکا و کەربەلا و سامەڕا پرسیارێ جوانە پرسیارێکی جوانە چی بەری بە ئەرتەشی ئێرانگرت نەچووە بەرەوە لەوەی کە سەدام حوسێن وە بۆ مەشینای بکەوێتە گیانە مەردمە خۆی گشتی بکوژێ دەبا بکوژێ ئەو جار دەوڵەتە ئێراقی هیچ هێزێکی ئەمە وڵاتێکی سوودکو و مردنێکی سوودکی هەبوو تەواو بوو چووپێکانی تۆژەوەتە گەرەک بوونەوە گەرەک بوو خاکە عێراق بگری خۆ برای باوکە دەوڵەتە ئێران نەبوو دەوڵەتە ئێران هەر گەرێک و جنایەت لە عێراق دەرخا بۆ دەری نێخست نا تەوەجۆەکەی من چێژم من تێگەم لە نەوشیوا مستەفا خەڵکە کورد بە مناڵازانی بە بیعەقڵەزانی خەڵکی کورد بە ئەحمەقەزانی هەر قسەیەکی ئەحمەقانەی پێ بکەی باوەڕەکە لەبەرەوەی کاکەنەوە ئەیکا کاکەنەوە تەوەجۆەکەی جیناکار نەوشیوان مستەفا جنایەتکار نەوشیوا مستەفا درۆ بە ئەم زلیە ئەکات ئێشێ بێن جواو بێن و ئەوانەی گۆڕان جواو بێن و کوڕەکانی بێن جواو بێن و ڕەفیقە نادرووسەکانی بێن جواو بێن سەدام هەڵەبجەی فرامۆش کرد بەچی دەوڵەتە ئێران نەچووە بەرەوە بۆ نەچووە بەرەوە بۆ تا سلێمانی نەچوو ئەسەن سلێمانی بە کەڵک نایە کاکە بەرەو جنوب بەرەو کەربەلا کاکە گیان لە هەڵەبجە تا کەربەلا چەند کیلومتر تا سامەڕا چەند کیلومتر تا سامەڕا لە هەڵەبجە بۆ کەرکووک نزیکی 210 کیلۆمەترە لە کەرکووکەوە بۆ سامەڕاش نزیکی سەجاین 300 کیلۆمەترە تا سامەڕا ئۆکێ دەی تۆ ئالەگرام ئۆکێ تۆ بێسە عێراق نە ئەرتشە بەرگیری هەست ئەرتشەکەی بە دوو چەقانە لە سنوورۆ کە خەت مقدەمە شکیا بە دوو چەقان بە دوو چەقانە شکیا ئەم ئێرانە قارەمانە ئەم ڕۆسەمە زاڵە بۆ ملی پیوەنیا بە جادەی شۆستەوە بڕوا بۆ ملی پیوەنیا چی بەری ئەمە سوالە گەورەیە کە تۆ ئشی جواوە ئەمە بیت و کڵاو بەردار وەڵا عێراق هەڵەبجەی فرامۆش کرد وە لێ تنی کردو لەسەر ئێمە ئەنفالی یەکی لەسەر ئێمە تن کردو تۆ سەیرە ئەم درۆ ئەم چاخانت گەورە ئەم مؤامرەیە کەسیفە فیمابینە ئەمانە و حج کامیان زاتی نەو پەروەردەکانیان بووکە گشتیان دەستیان لێ خوان بوو هەر کەسێ بەقەدەر سەحمە خۆی تۆ وەختێدا ئەنیشی ڕەماڵی ئەەکەی کەفە سەدام حوسێن نەخوێنی تۆ ئێژی وەڵا سەدام حوسێن هەڵەبجەی فرامۆش کرد چون نە حەملەی کرد نە تۆپی تێگرت نە تۆ دەست بە یەخەبووی تەکیا ئەی سوعال چی بەری بە ئێران کرد ئێران وا لە ناوی شەڕا دەوڵەتە عێراقی محەممەرەی گرتگە مەهرانی گرکە قەسرە شیرینی گرکە وێرانی کردگە تۆ ئێران ئەدعاکا لە خوڕەم شەرژین کرد وەختی ئاوینی بەحسە هەڵەبجەی ئەکرد ڕۆژە ئەوەڵە ئەدی دختەرانە ئەحواز دختەرانە خوڕەم شار یعنی وەبیرتان تێ چیانە کردو کەنجکەکانە خوڕەمشە هەروە بکەن و کەنجکەکانی هەڵبجەیش دقیقا فیلمەکەی ئاوینی من وا لە بیرما قسەکانە ئاوینی فیلمەکەی موجودە وەختەی وت دختەرانە خوڕەمشار چی بەری بە ئەرتەشە ئێرانی گرت نەچێت تا عمق دڵە عێراق چی بەری بێت کاکەمان هەر بۆ معلوماتەوە لە باسی هەڵەبجە کە باسم کردەوە ڕۆژە کە گەڕامەوە بۆ
لە ئێران وگەڕامەوە بۆ هەڵەبجە ئەم بێناموسانەتەنە لە نەیانتوانێت ڕێژەوە بگرن کە ئەو پازارانە لە دیواری مەجموعەی عەنەب و لە عەنەبەوە تاقلە بێتە هەڵەبجە لە زۆربەی دیوارەکانیان نووسی بوو ئینتیقامی قەسری شیرین و مەحەمەڕە یعنی ئینتیقامی قەسر و شیرین و مەحەمەڕیان لە ئێمە کردەوە ئەوە لەسەر دیوارەکان نووسرا پاشان دواوە کە بیستی و خوێندیەوە کە سەدام حوسێن هەڵەبجەی فەرامۆش کرد ئەمەلیاتی ئەنفالی یەک بۆ گرتنی بارەگاکانی سەرکردایەتی تونند و تیژتر بوو درێژەی پێدرا تا بە ئامانج گەیشت. ئەرێ کاکە بێسە ئەمە لەگرا بگرێ ئەمەلیاتی ئەنفالی یەک بۆ گرتنی بارەگاکان تونند و تیژ بوو. بۆ تۆ ناوە ئەنفال بۆ گرتنە سەرکردایەتی خۆت بەکارەوەی بۆ خەریکی لە 185,000 ئینسان وا بە هاوکاریە تۆ دەوڵەت بەعس کوشتنی بۆ خۆت ناو ئەسێنی تۆ بۆ ئەنفال ئەی لە خۆت سەرکردایەتی تۆ چییە ئینسانە سەخیف ئینسانە بێشەرافەت کە تۆ ناوی ئەنفالی لێنی خۆ تۆ مامەر نەوی بووگرن تۆ کڵاشینکۆف وەدەسۆ خۆ تۆ کاورای لادییە بەڵبەختە زەحمەتکێش نەوی دێن بوو خەڵەتێن و سوارە کۆستەرەکەن تۆ دانەیە گرینابووی بەو شاخەوە وەستابووی بە ئەسڵ حەشڕە گریناییەکەت وانییە ببەشە بۆ معلومات لەسەرەوەی ئەنفالەکان لەو کاتا لە ساڵی 1970 دەستی پێکرد لە 1970 تا 8 مانگی 1970 عێراق توانی ئەنفالەکانی بە بەرنامەکە داینابوو لە هەموو کوردستانە بیکە هەتا باتینە ئەنفالی 1 و 2 3 و 4 و ناوینا تا ئەنفالی 8 ڕۆی تا حربەکە وەسا کاکە ئەم ئێژێ ئەنفالی یەک بۆ بارەگاکانی ئێرەس کوڕ براکەم بێسە یعنی چی مردم کوژیاگە چی لادێ وێران کریاگە قەرار وگە نەوە مسەفا بگرن دێتۆ ئەگە پیا گوایتە بێسە کاکەیان ئەگە پیا گوایتە دەستی خۆتە خستە بەرەوە تۆ ئەگە پیا گوایتە لە ناوی خاکی عێراقا شەڕ ئەم لەشکەران تاکرد درۆزن ئەمانە هاتکن تەمامە ئەم لادیانە پاکەنەوە بە تۆ بگەن ئەی جاش خەفیفە کێ بوو ئەی کێ بوو جاش خەفیفە ئەی چۆن 175 و خەڵکە جاش خەفیفە بوو تۆ بێسە آخر خەریکە وا قسەکە کە ئەنەهوو تەمامە ئەم لادیانە فەرشە سووریان داخستکە بۆنەوە مسەفا گشتیشان شەڕ ئەرتەشە ئێراقییان کە ئەرتەشە ئێراقی لەبەرەوەی دەستی بگا بەنەوە مسەفا هەل لە پەڕۆ ئەشێ لادێ نابووکە درۆزن تۆ هاوکارە دەوڵەتە عێراق بووی مردمە ئێمە لە لادیەکانی کۆچبەی بیوەیتە ناوی مجتەمەعەکان کە لە ژێر یاسای عێراقی لە ژێر هۆویەی عێراقی لە ژێر پاسەپۆرتی عێراقی خوی بگۆڕی تەبعی بگۆڕی بیکەی بە عێراقی لە کوردبوون دەریبێری ئەوە دەوڵەت دروستەکەن هەنووز دەوڵەتە عێراقی لە کوردەوارە ئێمە مستەقەر نەبوو بۆ خاتری ئەوەی خەڵکەکە بە شێوەی ژیانە کۆنە قەدیمی کوردی ژیانی ئەکرد و هیچ بۆیەکی بە دەوڵەتە عێراقی و ناکرد تۆ مەئمور بووی لە ژێرە ناوە تۆ بە بەهانەی گرتنە تۆ مردمەکە لادیەکانیان نابودکەن کۆچیان بدەن بیان کوژن و تۆش تحت ناوە ئەوەی کە قارەمانی دوو نەفەریش دەرچێ بێتە ناوی تۆ تۆش میهێنەی لە کوڵەسوچێک ئاویش بکوژن هیچ مقاومەتێکی جدی لە لەبن لە بەرامبەری دەوڵەتی عێراقیات دروست نەوێت کە دروست نەبوو دەنا خەڵکەکە خۆی کۆ ئەوە لادێ بە لادێ خۆی مسلحە کرد هەر وا کە ئەرتشی ئینگلیسی لە ڕواندز خست ئەرتشی عێراقیشی ئەخست کاورای کڵاوبەردارە درۆزن تەوەجۆت کرد ئالەگراد لەکوێ ئەم خوێندنەوە ئێشێ دروست بیخوێنی تۆ نەوشیر وای مستەفا بگیرێت بۆ ئەوە نییە پێشمەرگە فرە دەست ئەوە شوێنێ فرە مشکلاتی بۆ ئەمان دروست کردگە بۆ ئەوەسە دەوڵەتە عێراقی معنا پەیاکە دەوڵەت زمانی معنا پەیاکە کە مردمی فەرمانت لێ بووە زمانی معنا پەیاکە کە شارێ بوێ تۆ بەسەرم شارە دەسەڵاتە بوێ شۆرتەی بەسەرۆدانێ پاسەپۆرت بی بە خەڵکی لە مؤسساتەکەیە ئیشکا ببێ بە کارمەندی دەوڵەت ببێ بە استخبارات ببێ بە کارمەندی بانک بەبێ ئێژن دەوڵات بەڵام خەڵک بە شاخوداخێکا خەریکی جوتیاریە مەڕووماڵاتی هەست ژیانە خۆی ئەواتە ڕێوە نە قانون ئەناسی نە دەوڵەتە عێراقی ئەناسی نە پاسەپۆرتی مەمنونی کەسیش نییە ڕەحمن لە باوکە ئەمە ئەسەن دەوڵەتە عێراقیە ئەمە ئەسەن دەوڵەتە عێراقیە لذا بۆ ئەمانە خەڵک کۆچ ئەدەنە مجتەمەعەکان سەیارەی سۆپەریان پێ ئەدەن بەرازیلیان پێدەن جگەرەی سۆمریان پێ ئەدەن بۆ لەبەرەوەی دەوڵەتە عێراقی معنا پەیاکە کاکە دەکان دروست بخوێنەوە بۆ ئەوە نییە پێشمەرگا بگرێ پێشمەرگا چی وگە بیگرێ پێشمەرگا بگرێ
وەخوای و کلاشینکۆفێکی بەردەستی وە مەسەن چی ئەکرد مەسەڵەن لە لەشکری عێراقی چەندێکیا کوش پێشمەرگە گیران پێشمەرگە لە لەشکری عێراقی 50,000 بکوتە جەلالە تاڵەبانی هەڵگەڕیاوە کۆمەڵە دموکرات وتی کاکە گیرام ئێوە 4 پاسدارە کوژن 2 پاس هەڵەگەڕێتەوە لە ئێرانە 200 کەس ئەمرێ بۆ ئێران هیچ نییە ئەی بۆ خۆت وەختە خۆی ناژی بۆ دەوڵەتە عێراقی هیچ نەوتۆ 2000ش بکوژ تۆ 5000 کاکە جەلالە تاڵەبانی 100,000 نەفەر بۆ تۆ پێشکەشە ئیستە لەو پێشمەرگەتی هەڵدڵیاگە جنایەتکارە گەڵدەڵپنانەی تۆ کەسێ 20,000 بجێت و عینە خیاڵتە چون موچەت هەس و بوجێت هەس و پارەت هەس و کێ برسیەسی بێتەوە پێشمەرگە مایە پاسەیە دەیوانە هەر پڕەوێتەوە و کارێکی نییە ئاخر کاورای کڵاو بەردار دەوڵەتی عێراقی بۆ پێشمەرگە ئەشێ بۆ بێلادی خراوکە یا تۆ هاوکاری تەکە بۆیە تۆ ئێشێ بمێنی تۆ ئەو جملەکە بوو مامۆساوتی وتی دەوڵەتی عێراقی کەسی جەلال تاڵەبانی تەکە ئەرتەشە ئێران دێ بە چەکە کیمیایی لێ دەدەم وەرێ ئەگەر خۆتوی هەروە چەک ئاسان تەک تاشەڕەکەم لەبەرەوەی تۆ ئێشێ بمێنی تۆ بزانە تۆ مشتێ زۆڵەزا دروست ئەەکەی بەناوی هێزی کوردی کاریان ئەمەسە کە کورد دەستەمۆ بکەن بیخەسێنن بۆ ئەم حکوومەتانە لە ژێرە ناو مقاومەتە کوردی شۆڕەشە کوردی بۆیە یەک دێر کوردایەتیان نییە بۆیە گشتیان جنایەتکارن بۆیە گشتیان نادروستن بۆیە گشتیان متەجاوزن دەلیلەکەی ئەوەسە کوردستان کوردەوارە ئێمە بدەنە دەسە ئەم کۆرپۆریشنانە نووسینگەی ئێران نووسینگەی عێراق نووسینگەی تورکیە بە ناوی خەباتە کوردی بۆ یەک دێڕیانە نەخێر ئەقلیان نەوگە چرا ئەقلیان بووگە ئەمانە ئەقلیان بوو کە ئەم فسادیان لەسەرماندا مەئموریەتیان دانانە فساد و کاولی و نابودی سەرزەمینە کوردەوار وەڵا بۆ چواردانە پێشمەرگە هات سەدام حوسێن 150,000 نەفەر 185,000 نەفەر خەڵکی کوشت سەدام حوسێن لادەی چۆڵ کرد لەبەرەوەی خەڵکی تر ژیانی لادەیی نەکات بێتە ناو شارەکانە وەکو ئیستە و سلێمانی داڵپ بووگە سلێمانی و هەولێر داڵپ بووگە 2 ملیۆنی واتە چیەکەن ئاوتەماتە ئەخوان بەچی بە پارەی نەوتە جوانەکە بە کامە ئیش بە ئیشی دەڵاڵی نە کارخانەی واتیە نە تەولیدات نە بەرهەم تێرن نە اقتصادێکی قەوین چێکە گشتی مەعاشی کڕەکە تەوەزەلە کۆمەلگایەکی تەمەڵ تەوەزە لە کاکێمان فعلا واقعا وایە یعنی ئەو ئەیدی خەڵکان وا نەبوو کاکی برام کاکە کامەران تو خۆت نانە خۆت بی خۆت زەمینە خۆتە بوێت خۆت کێشەکانە خۆت حەدێکی پێویستی بە دەوڵەتێکە دەوڵەت معنای نییە بۆ تۆ ئەسڵان بۆیە دەوڵەتە ئێرانی شوای کرد ئینقلابە سفیدی کرد ئینقلابە 57 کرد کۆمەڵ و دموکراتی دروست کرد خەڵکە ئێمەی کۆچی دانە شارەکان قڕوان کرماشان هەرکە دیگێسی 50 ساڵە پێش کرماشان شارێکی بچووکە بڕۆ ئیسە تەماشای کە کرماشان بگوزۆ کەلان شار دێ خەڵک لە کرماشان چیەکە هیچ گشتی بگەسۆ دەڵاڵ گشتی خەریکە لە یەکتری دزیەکە شتێکی دیاری نە کارخانەی واتیە نە مەعمەلی واتیە نە بەرهەم تێت هیچ نە وڵاتێکی سەنعەتیە بۆ کرماشان دروست ئەەکەن لەبەر ئەوەی ئینسانە کوردی سۆڵتە بگرێ سۆڵتەی بەسەرا بکەن تا دەوڵەت مەعنا پێیاکە چاوەکەم تۆجۆکەی ئەوە من ئەو تەوزیحاتی ئەنفالمەدا خاص بفەهمین بڕواتە ناوە گوێمان بفەهمین بۆ چواردانە پێشمەرگەی گەڵدەڵپنە بۆگەن هیچ کەسێ نایێت سەرزەمینی وێران کات وتمان ئەنفال یەک بۆ گرتنی بارگاکانی سەگەداری تونتر کرد و درێژەی پێ تا بە ئامانج کرد لە هەمان کادا هێزەکانی عێراقیان سازدا بۆ ئەوەی لە جێگایەکی ترەوە جەربەزەیەکی کوشندە لە ئێران بات ئەویش فاو بوو ئافرین ئاچ تحلیل سیاسی قەشەنگێکە کرد دقیقاً حملەی نەکردا هەڵەبجەگەرەکی و فاو بگرێتەوە ئێران هەڵەبجەی بۆ گرت دێ ئەگەر هەڵەبجە مهمنە و فاو مهم و ئێران هەڵەبجەی بۆ گرت ئێران بۆ بەجێ ئەوەی کە هەڵەبجە بگرێ ئەمە قەسری نەگرت بۆ نەیگرت بۆ ئەمە قەسری نەگرت تا دەست بنێتە بینە قەقای عێراق ئەو لەشکرە گەورەی عملیات و وەلفەجرەدا کاکە نەوشیروان مستەفا تۆ چۆن ئەم تحلیلە سیاسیەکەی وەڵاوە نەهاتەوە بۆ هەڵەوجە و دەی سوال نەوشیروان مستەفا دێ ئێران وتی ڕۆم کەڵکی سیاسی لێ ئەگرم لێ دواخۆشی چۆڵی کرد کەڵکە سیاسیەکە چ بوو
جنازەکەی عومەرە خاوەر و مردمەکەی گرت فیلمبەرداری لێ کرد وتی ها سەدام حوسێن چەکە کیمیایی بەکاردێری خەڵکی شارە کوژێ خەڵکی شاری تەورێزی ژەکوژێ خەڵکی ئێران ئارام بن خەڵکی فڵان نەجیگە ئارام بن ئەم شڕێشی تەواو درستە ئەمە دەستکەوتە سیاسیەکە و بۆیە ئێران خۆی چووە دەرەوە حاڵیت بوو لەوشی بامسە فیانگاک پێما فاو لە بۆ معلومات فاو لە مانگی 2 ساڵی 1986 ئێران گرتی بەدەستی و بوو حتا ئەم کاتێک کە فاو ساڵی 1364 ئێران بۆ 2 ساڵوا لە دەستە ئێرانە یەکەم جاریش کە ئەیگرێ ساڵی 64 چەکە کیمیایی لێدا دوای کیمیایەکە تۆڵ ناکرێت لێم دوایش بە کیمیایی نەیگرتو بە کیمیایی نەگرتو عێراق بە کیمیایی نەگرتو گرتیوە وەک معلومات کە ئەم لێرە باسیەکە کە عێراق هێزەکانی هەڵەبجەی هێمان کردو هێزەکانی هەموو کۆ کردوتەوە و بۆی بچێ بەرەو فاو کە بوو بە نقطەی وەرچەرخان لە هەموو شەڕەکە کاکە تۆ بێسە کاکە ئەوە بگرە سێرکە عێراق خەریتەکەی لەسەر نەقشەی جوغرافی دیارە وەختی تۆ ئەڕۆیتە ئەو دی و ئەناوە دڵە عێراق یعنی خەریکی ئەساسە دەوڵەتی عێراقی خەیتە خەتەرەوە ئۆکەی درستە دەی عێراق ئیستا هیچ لەشکرێکی نییە بەر بەهێزە ئێران بگرێ لەگراوە بێتە ناو ئێران بۆچی ئێشی لە قڵۆ بڕاتە ناوی عێراق بۆ لەسەر تۆ فاو بپارێزی ئێران گەرەکتە فاو بپارێزی تۆ ئشێ تەمامە قواتە عێراق لە ناو داخڵە عێراق و مەژغوڵکەی لە ناو خاکی خۆیان شەڕیتەکە بکەی ئەخەن لە ناو خاکی خۆیان تۆ بۆ ئیدامە نادەی بڕۆیتە بەرەوە بۆ تۆ چه فەرقێکی هەست تۆ هەڵەبجە و بەگەنەگەر چه فەرقێکی هەست چه بڕی بەسرە بگری چه بڕۆی کەلار بگری بەسرە بگری چه بڕۆی سلێمانی بگری بۆ تۆ چه فەرقێکی هەست ئێران تۆ بۆ ناڕۆیتە خوارەوە تۆ سەیری ئەم دەلیلە ئەحمەقانە عێراق نەهات هەڵەبجە بگرێت و گەرەکی و فاو بگرێت و دە ئێران لەسەر و ئەڕووی بۆی بەغای پێگرت مادام ئەم مەسیر ئەحسڵ ئەرتش عێراقیتیانەیە چون عێراق ئەرتشی نییە عێراق گەرەکی فاو بگرێتەوە هەمێشی بێژێ تا بەرم گردووان بەربوو تا دوام گرت بەرم بەربوو دە عێراق ئەرتشی نییە بتوانێت پانتایی خاکە خۆی پوشش بدات چی بەر بە ئێران ئەگرێ بڕاتە بەرەوە نەوشیروان مسەفا آخر بابەگیان خەبیرێکی ئەسکەری بۆ من بێرن ئەم پڕەحاتە نەوشیروان مستەفا و تێسی بزانم پشتڕاستی ئەکاتەوە یان هیچ کەسێک نەهاتووەم کتێبە بخوێنێتەوە بە نەوشیروان مستەفا بڵێ ئاغا تۆ درۆکەی ئەمە هەمووی درۆیە هیچ کەسێک لەناو ئەو کوردستانی ئێمە لەناو یەکێتیە نەیتوانیوە ئەم کتێبە بێنێت ئاوەکو ئێمە دێر بە دەربی خوێنێتەوە کاکەوە بگرە ئەو ڕەوف ڕێبوارشی شەریفەیەژێ بە ئەشعەی لەیزەر لێدا دروست درۆی مطلقە ئەشعەیە لەیزەر هەر بۆنی نییە هەر بوونی نییە چەکە لەیزەر لەم ئاخرانە ئەمریکا خەریکە بەسەر ناوگانەکانیەوە تاقیە کات و کاکەیان خایشتان لێکم درۆ بەناوە ئەمریکاوە مەکەن ئەرتشە عێراق تەمامە چەکەکانی ڕووسی بوو و ئەمریکا لە پشتە دەوڵەتە ئێران با بزانی لە شەڕی ئێران و عێراقا ئیسرائیل دەعمی ئەرتەشە ئێرانی کردووە ئیسرائیل دەعم ئەرتەشە ئێرانی کردووە لەبەر ئەوەی لە قودرەتگرتنی ناسیۆنالیزم عەرەب و سەدام حوسێن ئەترسێ ئیسرائیل ساڵە 1981 پێگەنەوە یەکانی عێراق بۆمبارانەکە ئێستا ئەسنادەکەی خۆ دەرکەوت کە ماجرای ئێرانگەی دەرکەوت کە چەکە ئیسرائیلیەکان دەرکەوتگەن تۆ سەیرە ئەم چاخانە وەڵا فاو بە ئەسلحەی ئەمریکایی گیریە وانە درۆی مطلقە کاکە سەدام قودرەتی گرتو لە ماخرانەوە سەدام دووبارە ئەرتشی خۆی سازماندەهی کرد لە 1365 سەر لە نوێ دوای ئەوەی کە لە دوای ئەوەی کە لە خڕەمشە شکستی خوارد و 3-4 ساڵە هیچ سەرکەوتنێکیان نەبوو بڕێ جێگەیشی لە دەستدا سەدام حوسێن قوات لە نوێ باساز کرد و وتوانی چەکە تازە بێرێ وتم میکە 21 تێرێت دەبابەی تازە تێرێت تۆپە تازە تێرێ و ئێران پشتی شکیا بەدەست سەدام ئەمریکا فریای ئێران کەوت فەورەن فریای ئێران کەوت قسەکە بۆ مامۆساکە کردم میسە کەوتۆ بینم حسینە دەهباشی مقابلەیەکە کاتەکی ئەبولحەسەن بەنی سەدرا ئەگەر اشتباه کەم تەکی بەنی سەدرا ژێ یاسر عەرەفات هاتە ئێران وەوتی حیج وڵاتێکی عەرەبی ئەگەر دڵتان بە ئەمریکا خۆش کرد بگە
تەوەجۆ بکە ئەگەر دڵتان بە ئەمریکا خۆش کردگە کە بەغا بگرن با بزانن هیچ وڵاتێکی عەرەبی ناتوانێت تەحملکە سەربازی ئێرانی قاچی بخاتە ناوی بقا خاس گوێ بگرن ئەم قسە ئەگەر دڵتان بە ئەمریکا خۆش کردگە بەغا بگرن هیچ وڵاتێکی عەرەبی تەحمل ناکا سەربازی ئێرانی قاچ خاتە ناوی بقا ئەمە یاسای عەرفاتوتی بەنیسە درێژی یاسافات بخوانین ساڵی 1967 ئەگەر اشتباه نەکەم ئیش بڕۆم تاریخەکەی بەڕەسی کەم ئێران ئەمریکا ئەدا لە نەفتکەشەکانی جەنگە زەرگەری بە سەدام حوسێن وا لە بردنەوە زۆری هاورگە بۆ ئێران و ئێران شکستە خوا لذا ئەمریکا خۆ ناتوانێت بە سەدام بێژێ بکێشە دواوە ناتوانێت بێژێ ئێشێ دەبرە دەست خۆی با لە ئێران بێژێ ئەم شەڕە تەواوکە ئەم شەڕە تەواوکەن تا سەدامیش تەواویکە بزانێ ئەو بەڵا بەسەریتێ بەسەر ئەوەسە سەدام مەجبور ئەوێ کاری هەڵبجە بکە بۆیە هەڵبجە هەر هەڵبژێنن کورد حقوقی حج حقوقی کورد بێگانەست لەسەر زەمین خۆیشی بە بێگان نازانی خۆی بە بەشەر نازانی کورد بۆ چون وایان پێکردە وا لە وەزعیەتە تعلیق خان و بەڕاحەتی تۆ بیکوژە حەیت مەتبەعی لەم دنیا بە تۆ دایان نانێت تۆ هەم موجودیەتە نیە تۆ کێی تۆ سەری ئەم دروانە نەوشیروان مستەفا خەریکە ئەی لکێنێت تەحلیل نظامیمان بۆکە وەڵا سەدام حوسێن چوو بوو فاو بگرێ بەڵێ 28 فەروەردینی 1367 فاوی گرت بەڵێ 28 فەروەردین سەدام حوسێن گرتی بەڵێ مەهرانیشی گرتۆ سەدام حوسێن تا لای ئابادانیش چووە گیانە خوات دووبارە گرتی خاکەوا گرتیوە لە ئەوڵی شەڕەکە دووبارە گرتیوە بەڵێ کردوێتی بە نقطەی وەرچەرخان ینی ئەم ڕۆشنەی عێراق بەرەوە ئەوەی کە فاوگرێتەوە کردوێتی بە خاڵێکی وەرچەرخان لە هەموو شەڕەکە بوو بە سەرەتای کۆتایی جەنگی 8 ساڵەی عێراقێرە ینی تاو فلیم The End فلیمەکە تەواو گرتنەوەی فاو بووە باعث نەوشیروان مستەفا دە ئێران چووگەسە مەوزع زەعفۆ ئەرتەشە عێراق وا لە مەوزع قودرەتەوە خاکی لەدەست نەمانە بۆچی ئێشی ئێران سڵح بکە لە مەوزعی زەعفۆ بۆچی عێراق بۆچی ئێشی ئەم زەعفە ئەم سڵحە قبوڵکە دە ئێران وا لە وەزعیەتی زەعفۆ شکستی خوارد و ئەرتەشی نەماگۆ هێزی نەماگۆ حەجی نەماگۆ بزانە تۆ سەیرە ئەم توڕەهاتە بکە لەگرا معمارێ بۆ ئەم سڵحە مەوجودە ویش ویڵاتە متحدەی ئەمریکاس بۆ ئەوەی هەوسارە هێزەکانی هەرتک لا بکات ئێشێ هەڵەبجە دروستکەن هەڵەبجە دروست کرا بۆ ئەو وەستانی ئەو شەڕە بە قەراری مەجلیسی ئەمنی 500 کاکە گیان لەگرا ڕایگرە کاک کامران باش من ئەم هەفتە بە تۆرە کولی یەک ڕۆژکارم کردگە تەعتیلم کرد لەبەرم دادگانە کە بەردەوامی کەم ئەوەی گەرە کەسی ئەم دادگانە تەقیبکە ئێشێ وەکو ئێمە شەو نخونی بکێشێ لە کاتە خۆی بگزەرێ من دادگاکان لە 9:09 بە کاتە بریتانیا حەکەم بکاتە 10:10 ئەوروپا چون منی ژیانم ئێشێ بڕوا بڕێەوە بتوانم کارکەم بۆیە ئەم قسەمە کرد ئێستا چون ژیانە منیش فەلەج بووگەوە من لەمە زیاتر ناتوانم ئیدامە بم بەم شکڵە لە کاتێکا بیگرم کە کاتە کوردستان وێت ناتوانم ئەم کارە بکەم و منیش لە بەیانیەوە ئەچمە سەرە ئەو کاتە 10:10 بە کاتە ئەوروپاییکەم وەگەرنە کەسێک دادگاکان ئیدامە بدات تا خۆشم بێن بەشداری بکەم دوایەوەی کەەوەی باتە ڕێوان بۆیە ئەمە ئاشکاراوت خەڵک بزانێ ئێمە بەردەوامین بەڵام زندگی ئێمەیش تەمیناتی گەرەکە کرێماڵ ئێشێ بدەین ئێشێ زندگیمان بڕاتە ڕێەوە شێ کار نەکەین پێمان و دیارە ساعت چەنە گاک پێماخوا علیمە نازانم ساعت چەنە من ئەبێ ساعت 3 بڕۆم بۆ کارنیش دێ کاکە گیان ساعتی 20 دقیقەس یان 20 دقیقەی بەیانیە 12 دقیقەیە بەڵێ 12 کە تەواو بوو 20 دقیقەی بەیانیە 20 دقیقەی بەیانیە من تۆزێکی ترسم 8 ساعت ڕانندەیی یەکەم دێ کاک گیان بڕۆ بخە هەر بە خەبەرم ئەتوانم تا بەیانیش دانیشم من قەت لەگەڵەوانی بڵێ کاکە لەبەر خاتی تەوقیتی کوردستان ساعت ئەوە نەبێت ناتوانین ئێمە کاک پەیمانجان تۆ کارەکەی
کاکە جەنابە دەشێ بڕۆی چوون ڕانندگیەکەیت و بە کوردی خۆشمانێژێ خەتەنە فەرزەنە لە بێخ بڕۆ 2 ساعت خەچ ڕاگرین لێرە لەم خاڵە بەڵێ ئەلبەتە بە کاتی من 20 دقیقەی بەیانیە بە کاتی ئەوەی 1 دقیقەی بەیانە بۆیە وتم هەموو شوێ لەم کاتە ناتەواوە بێ 1 دقیقەیە فەرموو 1 دقیقەیە باشە کاک پەیمانجان تا سبێنێ شەو شۆگارتان خۆش لەشە ساک بێ و تەندروست باش بی شەوتان شاد شەوی شاد